ئەو کاتتان باش بەڕێزان، هیوادارم تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین لە چاڵاکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن بوارەکانی کارکردنی ئەکادیمیا ئەو سێتەوەرەن کە باسمان کرد: پەروەردە بە مانافراوانەکەی، ڕاهێنان، هەروەها ڕاوێژکاری. هەر هەفتەی هەوڵ دەدەین لەسەر بوارێک لەسەر تەوەرێک ڕابوەستین و بخەینە بەرباس بۆ هەر هەفتەیەکیش کەسێکی شایستە و شارەزا و پسپۆر هەوڵ دەدەین داوەت بکەین بۆ ئەوەی بابەتێک پێشکەش بکە، دواتریش ڕێگە بە بەشداربوانی بەڕێز دەدرێت کە سەرنج و تێبینی و پرسیارەکانیان بخەنە ڕوو. وەک دەزانن مەسەلەی ئەنجامدانی توێژینەوەی زانستی بەڕاستی هەموو کات گرنگ بووە، بەڵام لە ئێستادا زانکۆکانی کوردستان و دەستگا پەروەردەیی و تەنانەت وەزارەتەکانیش تا ڕادێک گرنگی بەو بابەتە دەدەن و مامۆستا و توێژەرانی تازەش بەردەوام بەدواداچوون دەکەن بۆ دوایین شێوازەکان، فۆرمەکان یان استراتیژیەتەکانی کە بەکاردەهێنرێ هەم بۆ ئامادەکردن هەم بۆ ئەنجامدانی توێژینەوە و دواتریش بۆ بڵاوکردنەوەی. زۆرێک لە توێژەرە گەنجەکان تەنانەت توێژەرانی بە ئەزممویش پێویستیان بە ئەپدەیتکردنەوەی زانیاری بە پێدانی ڕێو شوێنی دروست و گونجاو بە مەبەستی ئەنجامدانی توێژینەوە و دواتریش بڵاوکردنەوەیان لە شوێنێکی گونجاو هەیە. زۆریش گرنگە ئێمە لە کایە ئەکادیمی سوود لە ئەزمون و شارەزایی یەکتر وەربگرین. هەموو جار من دەڵێم فێربوون هەرگیز تێربوونی نییە. هەر کاتێک گەیشتە ئەو قەنەعەتەی کە تەواو تۆ فێر بووی، ئەوە وەکوێ ڕاگەیاندنی مردنی کەسێکی ئەکادیمی بێت، چونکە لە بواری ئەکادیمیا هاوشێوەی بوارەکانی تر هەموو کارە چاڵەکیەکان بەردەوام لە نوێبوونەوە و بەردەوام لە بەرەو پێشچووندا. ئەگەر توێژەرێک بێوێ کارەکانی باشتر و باشتر بێت، دەبێت بە دوای هەموو دەرفەتێک بگەڕێت تاکو و زانیاریەکانی خۆی ئەپدەیت بکاتەوە یان زۆرترین سوود لە ئەزمون و شارەزایی کەسانی پێش خۆی وەربگرێت. بۆ ئەم شەو کە باس لە بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستیە، بەڕێز دکتۆر کاروانمان پێ باش بوو کە لە زانکۆی کۆیە مامۆستایە، دکتۆر کاروان مستەفا سەعید. ئەگەر پێش ناساندنەکە بە کورتی چاڵاکیەکانی ئەکادیمیا بە تایبەتی ئەو وێبینارانە کاتەکەی 90 خولەکە، عادەتەن نیوەی کاتەکە دەدەینە قسەکەری سەرەکی، دوای ئەوە دەرگای پرسیار و گفتوگۆ دەکەینەوە، کەواتە 45 دقە تا 50 دقە بۆ دکتۆر کاروان دەبێت، ئەوی تر دەبێتە مافی ئێوە بۆ ئەوەی بەشداری بکەن. وەبینارەکان بە سێ شێوە ئێوە دەتوانن بەشداری تێدا بکەن. یەک، ئێستا لە فەیسبووکی پیجی فەیسبووکی ئەکادیمیا بەڕاستەوخۆ دەگوازرێتەوە، ئەوەی نەیتوانی وە لەگەڵمان لە زوم بەشدار بێ، لەوێ دەکرێت لە کۆمنت بینووسێ و برادران پرسیارەکانمان بۆ دەگوازنەوە. لێرە بە دوو شێوە لە چات بۆکس دەتوانی پرسیارەکەت بنووسی، ئێمە ئاراستەی دکتۆر کاروانی دەکەین لە کۆتایی، یان دەکرێت دەستت بەرزکەوە لە کۆتایی ئێمە ڕێگەت پێدەدەین ماکەکە بکەوە تاکو قسەی خۆت بکەیت. هەروەها ئەوە وەکووتمان جگەلەوەی بە ڕاستەوخۆ زندی لە پیجی فەیسبووکی ئەکادیمیا دەگوازرێتەوە، ئێوەش دەتوانن بۆ هاوڕێکانتان یان لە پیجەکانی خۆتان شێری بکەن تا زۆرترین کەس سودمەند بێ. ئێمەش لای خۆمان تۆماری دەکەین، دوای تۆمارکردنەکە دوای بە هەموو لە بدایەتەوە تاکو کۆتایی، دوایی لە ڕێگەی گروپ ئیمێلەکانەوە تۆمارەکەتان بۆ دەنێرن بۆ ئەوەی هەم لە ئارشیفی خۆتان هەڵی بگرن، هەمیش بۆ ئەو برادرانی بنێرن کە نەیانتوانین لەبەر هەر کارێک لەگەڵمان بەشدار بن. لەگەڵ ئەوەش ئەو سلایدانەی کە دکتۆر کاروان ئامادەی کردیە
بە سوپاسەوە لەگەڵ لینچ تۆمارەکە لینچی ئەو سلایدانش لە بۆتان دەنێرن ینی بەدەستان دەگا ئینشاڵڵا. بابەتەکەی ئەمڕۆ زۆر گرنگە بەڕاستی بابەتی توێژینەوە و بڵاوکردنەوەیەتی. کاکتۆر کاروان بە پێی ئەزمموی خۆی گەیشتۆتە چەند هەنگاوێک یان چەند استراتیژێتێک کە بەرەو سەرکەوتنمان دەبا بۆیە پێمان خۆشە جێمان لێبێ دوای ئەوەی کە دەیناسێنین بە ئێوەی بەڕێز هەرچەندە سیڤەکەی بەڕاستی زۆر دەوڵەمەندە ڕەنگە کاتی ئەوە نەبێ هەموو بەشەکانی بخوێنینەوە بەڵام بە کورتی دکتۆر کاروان مستەفا سعید بڕوانامەی دکتۆرای لە English Language Education TESOL لە زانکۆی ساینس مالیزیا وەرگرتووە USM لە ساڵی 2010 هەروەها ماستەرەکەی لە Applied Linguistics لە ئوتارا مالیزیا یونیڤرسیتی یان UUM لە 2013 وەرگرتووە بەکەلەرسەکەی لە بەشی وەرجێڕان بووە لە زانکۆی کۆیە لە ساڵی 2008 چەندین بڕوانامەی تری وەرگرتووە کە ئەکادمی نین بەڵام وەکو Professional Development for Teacher Trainers لە Arizona State University لە ساڵی 2021 کە خولێکی تایبەتی بە پەرەپێدانی توانەکانی مامۆستایان بوو جگە لە چەندین بڕوانامەی تر. هەروەها چەندین ئەزمموی هەیە لە بڵاوکردنەوەی توێژینەوە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان کە هەندێکی بە تاکە هەندێکی بە هاوبەشی لەگەڵ هاوبەشانی تر لە زانکۆکانی مالیزیا و زانکۆکانی تریشن کە جێی دەستخۆشیە. هەروەها چاپتەری کتێبێکیشان بڵاو کردوێتەوە بە هاوبەشی لەگەڵ چەند مامۆستایەکی تر Coaching English Language Teachers to Improve Teaching Practice, Examining the Uses and Purposes of Social Media. کەەوە چاپتەرێکی کتێبەکە لەلایەن بەڕێزیانەوە بە هاوبەشی نووسراوە لەگەڵ جگە لە بەشداریکردن لە چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی و ناوخۆیی بەدەستهێنانی چەندین خەڵات هەم لە دەرەوە و لە ناوەوەی وڵاتیش جگە لە کاری توێژینەوە مامۆستایە لە زانکۆی کۆیە کە چەندین وانەی هەم بە قۆناغی بە کەلوریۆس هەم بە قۆناغەکانی ماستەرش بتۆتەوە لە زانکۆی کۆی و لە گەغەڵت نەم لە زانکۆی ڕاپەڕینیش بەرچاوم کەوت لە سیڤەکەی بەڵێ وەکو ڤیزیتن لەکچرە کە وانەی ئەکادمیک ئینگلیشی بتۆتەوە. کاری ئیداری لە لیژنەکانی لیژنەی زانستی بەش ئەندام بووە لە چەندین لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکانی زانکۆی کۆیە بەشدار بووە. هەروەها وەکو ئیدیتەریش کاری کردووە لە چەند گۆڤارێک وەکو Progressive Research Journal of Arts and Humanities کە وەکو ڕیڤیوەر لەوێ کاری کردووە. هەروەها وەکو ئیدیتەر لە International Editorial Board Journal of Social Science and Technical Education تا ئێستاش بەردەوامە. هەروەها ڕیڤیوەرە بۆ چەند گۆڤارێکی تر وەکو TESOL Journal کە ساڵانە 2 تا 3 ئارتیکڵ ڕیڤیو دەکا لەوێ. داوت کراوە بۆ تەرجەمە بۆ پێشکەشکردنی بابەت لە چەند لایەنێکەوە. هەروەها زۆر کاری وەرجێڕانیشی ئەنجام داوە جگە لە زمانی کوردی زمانی ئینگلیزی وەکو زمانی دایک و زمانی ئەڵمانی لەسەر لە قۆناغی سەرەتاییە و هەروەها زمانی عەرەبیش بە مامناوەندی دەزانێت و کەسێکی چاڵاکیشە هەم لە ڕووی سۆشیال میدیا و لە ڕووی زانکۆکانەوە لە زۆر شوێنی تر وێبینار و سمیناری پێشکەش کردووە ئامادەیی تێدا بۆ خۆبەخشانە کار بکە کە ئەوە یەکێکە لە سیفەتە جوانەکانی دکتۆر کاروان کەسێکی پڕوزە و چاڵاکە هیوادارین سەرکەوتو بێت. نامەوێت کاتی ئەوە زۆر ببەم بە کاتەکە زیاتر بۆ دکتۆر کاروان بێت. دکتۆر کاروان جێت لێمانە ئێستا سعات 9:11 دقەیە. دکتۆر کاروان جەنابەت کۆهۆستی ئێستا دەتوانی سلایدەکەت شێر بکەی و ناوی خۆی لێبینی دەست پێ بکەیت. دکتۆر کاروان
سلااو کاکتۆر زۆر سپاس ئێوارەتان باش بەڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ مێگاماین پلەس ئەکادمی بۆ ڕێکخستنی ئەم وەبینارە هیوادارم لە ماوەی چەند خولەکێک ئەو زانیاریە کەمەی ئەمن هەمە سەبارەت بە ئەنجامدانی یان بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بتوانین پێکەوە ڕابگۆڕینەوە ئەگەر بتوانم شێر سکرین کاکتۆر دەبینین شاشەکەی دکتۆر ئێستا دیارە شاشەکە دیارە و دەنگ زۆر باشە زۆر باشە سەرەتا ڕاستیەکەی بۆ بابەتم هەڵبژارد پێم وایە کاکتۆر هیندادیش باسی کرد وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لە ئێستادا جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بە گرنگیەوە دەڕوانێتە توێژنەوەی زانستی لە دەستگاکانی خوێندنی باڵا بەتایبەتیش لە زانکۆکان لە ڕاستیدا و ئەمە وا دەکات کە بە شێوەیەکی گشتی مامۆستایان پێویستی زۆریان بە خۆ بەرەو پێشبردن بێ هەمومان تەمان هەروەگە و باسی کرد ئەوانەی کە تازە توێژەرن ئەوانەی کە ئەزمونیان هەیە بابەتی توێژنەوەی زانستی هەروەکو بابەتەکانی دیکە بابەتێکە کە وەستان تێدا نییە وەستان یعنی خۆکوشتن لە ڕاستیدا پێشەوەی دەست پێ بکەم بابەتەکە بکەین حەزەکەم دوو تێبینی بڵێم ڕاستەکەی یەکەمیان من دڵنیام لێرە خەڵکی مامۆستای زانکۆی تایە توێژەری تایە یان توێژی دیکەی تایە بۆیە دەکرێت هاوشێوەی خەڵکی دیکە هاوشێوەی ئێمە ئەنی زانیاریان هەبێ سەبارەت بە توێژینەوەی زانستی یانیش بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی بۆیەوە چەند خولەکە لەگەڵمان بن ئەگەر شتێک بۆ تۆی بەڕێز دووبارە بوو هیوادارم ماسایی بێ بەلاتەوە خاڵی دووەم ڕاستی بابەتی توێژینەوەی زانستی و استراتیژەکانی توێژنەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی قسە زۆر هەڵدەگرێ و هەمە لایەنە بەڵام من بە کورتی هەوڵ دەدەم قسە لەسەر چەند خاڵ و چەند لایەنێکی بکەم سلایدەکان هەمووی بە ئینگلیزیە بەڵام بێگومان من بە کوردی باسییان دەکەم پێم وایە بۆ من ئاسانترە بەس ئینگلیزی دەم نابۆیە کێشتر نابێت لەبەرەوەی هەمووی بە کوردی باس دەکەین ئەو بابەتانی کەم شۆ باسی دەکەین لەمانەی خوارەوە پێک دێ یەکەم وەکو مامۆستای دیارەمە بە گشتی تایبەتە بە مامۆستایانی زانکۆ دەکرێت کەسێک توێژەریش بێ وەکو توێژەری سەربەخۆ لە شوێنێک کار بکە سەر بە دەستگایەک نەبێ ئەمە ئاساییە بۆ هەر کەسێک بەڵام بە گشتی و لە دنیاش وایە زیاتر مامۆستایانی زانکۆ بە بەراورد لەگەڵ ئەو کەسانی لە شوێنەکانی دیکە هیچ دەکەن توێژینەوە دەکەن بێگومان لە دەرەوەی زانکۆش توێژینەوە ئەنجام دەدرێت باس لەوە دەکەین کە لە زانکۆکان دەبێت تۆ وەکو مامۆستای زانکۆیان توێژنەوە ئەنجام بدەیت یان پێریش دیارە چەند مانایەکی هەیە بەڵام لێرەدا گەر سادەی بکەینەوە یان توێژنەوە بڵاو دەکەیەوە یانیش تووشی کێشە دەبی یعنی وەکو مامۆستایەکی زانکۆ ئەواتە ئەو مامۆستایانی کە لە زانکۆکانی ئیش دەکەن ئەگەر توێژنەوە بڵاو نەکەنەوە چیان لێ بەسەردێ ئێستا باسی دەکەین و بۆچی ئێمە توێژنەوە بڵاو دەکەینەوە و دواتر باسی نووسین دەکەین بە شێوەی ڕۆژانە یان خوی نووسین ینی وەکو یەکێک لە استراتیژیەکانی سەرکەوتن لە نووسین و لە ڕاستیدا بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی دواتر بازدەوە دەکەین ئایا ئێمە توێژینەوە ئەنجام بدەین بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی یانیش نا ئەو بابەتەش باس دەکەین خاڵێکی دیکە باس لە ریسێرچ کۆلابۆریشن دەکەین چۆن ئێمە لە ڕێگای هاریکاری یان با بڵێن کاری پێکەوەی لەگەڵ خەڵکی دیکە دەتوانین بەرهەمی باشتر و بەرهەمی زۆرترمان هەبێ لە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیدا خاڵێکی دیکە بریتە لەوەی کە ئێمە چۆن گۆڤارێکی دروست یان گونجاو هەڵبژێرین تایبەت بێ بە خودی ئەو توێژنەوە یان ئەو ئارتیکڵی کە ئێمە نووسیمانە ئێمە وەکو توێژەر کاتێک توێژینەوە دەنێرین بۆ گۆڤارەیەک هەندێک جار وارێک دەکەوێت بە تایبەتی توێژەرانی گەنج بێگومان ینی ڕەفز وەربگرین ئەمە شتێکی چۆنیە و چۆن هەڵسکەوت لەگەم حاڵەتە بکەین باس لەوەش دەکەین و باس لە پرۆکراستینیشن دەکەین پرۆکراستینیشن بە کوردی دەبێتە ئەوەی کارێک دوا بخێن ینی بۆ منە کارێک ئەمڕۆدەیەکی بەیانە پێویستە ئەمڕۆبیکەی نایکەی دواتر دوای دەخی بۆ بەیانی کاتێکی دیکە بەم شێوەیە دواتریش لە ماوەی 1-2 خولەکدا کۆتایی بە بابەتەکە دێنین
گێرالد پیل کە دامەزرێنەری گۆڤاری زانستی ئەمریکیە لە ساڵ 1948 وتەیەکی بەناوبانگی هەیە کە پێم وایە لە ناو توێژەران بەگشتی دەیزانن without publication science is dead. واتە ئەگەر ئێمە توێژنەوەی زانستی بڵاو نەکەینەوە زانست دەمرێ. یعنی ئەمە خاڵێکی گرنگە کە لە نێو توێژەران باوە کە مامۆستایانی زانکۆ یان توێژەران بەگشتی باس لەمە دەکەن و دەزانن و خەڵکی بەگشتی دەگەن کە ڕاستیدا توێژنەوە زانستیەکان پێویستیان بەوەی بڵاو بکرێنەوە. تۆ توێژنەوەی گەنجام دەدەی تا ئەو کاتێک کە بەڕێی دەکەی یان دەینێری بۆ گۆڤارێک پێ وچێ مانوسکریپت بە کوردی ئەگە بێتە ڕەشنووسیان نازەم هەر شتێکی دیکە زۆر دڵیانیم نابێتە ریسێرچ نابێتە توێژنەوە تا ئەو کاتێک کە بڵاوی نەکەوە کە بڵاوت کردەوە پێ وچێ پابلیکیشن یان ریسێرچ یان هەر شتێکی دیکە کەواتە ئەو زانستی کە تۆ دەیبەخشی بە دەور و پشتت ئەجا هەرچ بوارێکی ژیان بێ بەبێ بڵاوکردنەوە دەمرێ کەس نایدینێ کەس داتاکانی تۆ نادینێ کەواتە لێرەدا گرنگی توێژینەوە ئەوەیە کە زانست هەمیشە لە برەوداندایە لە پێشکەوتندایە بەهۆی ئەوەی کە کاتێک ئێمە بڵاوی دەکەینەوە. بە شێوەیەکی گشتی بڵاوکردنەوەی ئەنجامەکانی توێژنەوەکانی ئێمە وەکو چاک وەکو توێژەر بەشێکی گرنگ و دانەبراوی ژیانی ئێمە لە ژیانی پرۆفێشناڵەتی خۆماندا لە زانکۆدا. حەزەکەم لێرەدا خاڵێک باس بکەم مامۆستایانی زانکۆ دیارە ئیشان تەنیا وانەوتنەوە نییە هاوشەوەی مامۆستایانی سەرەتایی یان با بڵێن قۆناغەکانی خوێندن لە ناوەندیان ئامادەی هەرچەندە دەکرێت لەوێ ژوانە بێ بەڵام بەتایبەت ئێمە ئەگەر لە زانکۆ باس بکەین مامۆستایانی زانکۆ وانە دەڵێنەوە سیمینارێک دەخەن هەمووانە بەڵام یەکێک لە هەرە گرنگترین ئەکەکانی مامۆستای زانکۆ یان بەگشتیوانی لە دەستگاکانی خوێندنی باڵایش دەکەن بریتە لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی. یعنی تۆ وەکو مامۆستای زانکۆ لە ڕاستیدا ناتوانانی بچێ پێشەوە تەنیا بە تەدریس یان وانە وتنەوە. دەکرێت لە ئێستادا پێناسەی مامۆستای زانکۆ لە جیهاندا بە شێوازێکی دیکە بێ بەتایبەت لە وڵاتانی جیهانی سێەم هەروەک ئێستا وەزارەتی خوێندنی باڵاش تەرکیز لەسەر ئەم خاڵە دەکات کە ئەویش خاڵی توێژینەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستیە. مامۆستای زانکۆ هەم وانە بێژە واتە وانە دەڵێتەوە با بڵێن بەمانایەکی دیکە هەمیش توێژینەوە ئەنجام دەدا. ینی ئەمە لە سادەترین لە ئاسانترین پێناسەدا دەکرێت پێناسەی کەسێکی ئەکادیمی بێ باشە حتما دەکرێت فراوانتر بێ بە دوێکی دیکە بەس ئەگەر سادەی بکەینەوە وانە دەڵێەوە لەماکادا توێژنەوەش ئەنجام دەدەیت کەواتە ئەنجامدانی توێژنەوەی زانستی بۆ خەڵکانی ئەکادیمی بەشێکی دانەبراوە. لەسەر مەسەلەی پابلیش و پێریش یان توێژینەوە ئەنجام دەدەی وەکو ئەکادیمیەک یانیش تۆ دوا دەکەوی ئەم کللتورە پاپلیش ئەگەر لە گوگل هەرنووسی پاپلیش ئۆ پێریش تەمان دەیان و سەدان ئارتیکل و وتاری لەسەر نووسراوە. کللتوری پاپلیش ئۆ پێریش لە نێو دەستگاکانی دنیا زۆر باوە و ڕای جۆرە و جۆرشی لە ڕاستیەکەیدا. ئەویش ئەوەیە کە تۆ وەک ئەکادمیکی یان توێژنەوە بڵاو دەکەیەوە یانیش لە زۆرێک لە چالاکی ئەکادمیەکانت بەدوا دەکەوی. تەمان چالاکی ئەکادمیەکان دەکرێتەوە بێتەوە گرانتێک بێ نەدرێ بە تۆ چکە تۆ توێژنەوە بڵاو ناکەیەوە کەس نازانێت تۆ ئاستی توێژەری تۆ لە چ ئاستێکدایە ناسناوی زانستی ناسێ پێشەوە وەکو خەبیرێکیان ئەکسپرت ئەگەر بە ئینگلیزی بڵێن تۆ ناتوانانی قسە بکەی بەهۆی ئەوەی کە تۆ نووسینن نیە لەم مەجارەدا کەواتە یان خۆ کوشتن یان ئەنجامدانی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی ئەم کللتوری پاپلیش یان پێریش لە جیهاندا بڵاو بۆتەوە. تۆ وەکو توێژەرێک لە ڕاستیدا ئەو کاتە پێت دەوترێت کە کەسێکی توێژەرێکی بەتوانای یان توێژەرێکی بەلایانی کەم وتوانای ئەوەت هەیە کە توێژینەوە ئەنجام بدەیت سەیری پرۆژەکانی ڕابردوود دەکرێت کە تۆ ئایا توانیتە توێژینەوە بڵاو بکەوێ یان نا. یعنی کاتێک با بڵێن پرۆپۆزەڵێک تەقدیم دەکەی بۆ شوێنێک یان فەند داواکاری پێشکەش دەکەی بۆ فەندێک بۆ ئەوەی کە توێژنەوە ئەنجام بدەیت وەکو پشتگیری مادی تەمەشای ئەو شتانەی نەو توێژینەوەی ڕابردوو دەکەن کە تۆ ئەنجامت داواتە تا چەند لە شوێنێ توێژینەوەی ئازبەرزە تا چەند لە گۆڤاری reputable بە سومعە بڵاوکراوەتەوە کە دواتر بە کورتی باسی ئەوەش دەکەین لە کوێ بڵاوی بکەینەوەوانە کەواتە پشت بەوە دەبەستێت کە تۆ لە ڕابردوودا چت کردووەواتە من بە چ بزانم تۆ کەسێکی ئاستی توێژێری یان توێژینەوەی تۆ لە چ ئاسێکدا تەمەشای ئەو ڕیکۆردە یان ئەو تۆمارە دەکرێت کە لە ڕابردوودا تۆ هەتا لە ڕابردوو تا ئەمڕۆ هەتا سەبارەت بە بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی. چونکە یعنی کاتێک توێژینەوەیەک بڵاو ناکرێتەوە لە گۆڤارێکی باوەڕ پێکرا و لە گۆڤارێکی ئاسبەرز وشەی پێریش یان بە دواکەوتن یان لە ناوچوون هەرمانایەکی دیکە دەکرێت
بدە مانای ئەوەیە کە ڕاستی تۆ هیچ فەندێک وەرناگری مانای ئەوەیە کە تۆ با بڵێن ناسناوی زانستیت بەرز نابێتەوە واتە بە مانایەکی زۆر سادە تۆ لە هەموو چالەکی ئەکادمیەکانت دەوەستی بۆیە لێرەدا گرنگی توێژینەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بۆ ئەکادمیێک بۆ مامۆستایەکی زانکۆیان پەیمانکە لێرەدا بەدەردەکەوێت پابلیش یان پێریش بە شێوەیەکی گشتی چەندین خاڵ هەیە کە هەر یەکەوە دەکرێت چەند خاڵێک بزانێ کە بۆچی ئێمە توێژینەوە بڵاو دەکەینەوە باشە تۆ توێژنێکت ئەنجام داوە ئەگەر بڵاوی نەکەیەوە چی ئەگەر بڵاوی بکەوە چی کاتێک توێژنەوەی بڵاو دەکەیەوە واتە تۆ ئەو مەعریفەیە هەتە ئەو زانیارانەی کە هەتە ئەو زانستەی کە هەتە ئەگەر کەم بێ یان زۆر بێ هاوبەشی پێدەکەی لەگەڵ خەڵکانی دەور و پشتت هاوبەشی پێدەکەی لەگەڵ خەڵکانی دیکە لە وڵاتانی دیکە ئەمە کاتێک کە بڵاو دەکرێتەوە کە ئەمە خۆی گرنگە دەکرێت کەسێک سوود لەم زانیارانەی بەڕێزت وەربگرێت گفتوگۆی دەکەی سەبارەت بەو زانیارانەی کە تۆ لە توێژنەوەکاندا پیشانت داوە کە ئەمە دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی خەڵکانی دوای تۆ کە لە ئینگلیزیدا دەکرێت literature review یان ئەبحاث السابقة یان ئەو توێژنەوەانەی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە کاتی تۆ توێژنێک ئەنجام دەدەی ئەمە دەبێتە بنەمایەک بۆ کەسێکی دیکە کە لە هەمان بواردا لە دوای تۆ دێ توێژنەوە ئەنجام دەدا کەواتە گرنگە کە تۆ توێژنەوەیەک ئەنجامی دەدەی بڵای بکەیەوە Pride in Achievements یان ئەمە هەستەیەکە کە تۆ دەستکەوتێکت تێ توێژنەوەیەکی لە شوێنێکدا بڵاو کردوتەوە ئێمە لەبەر ئەم خاڵانە توێژنەوە بڵاو دەکەینەوە خاڵی دیکە کە یانی وا لە ئێمە یان هانمان دەدا بۆی توێژنەوە بڵاو بکەینەوە تۆ بەهۆی توێژنەوەکانت بەهۆی نووسینەکان لە ڕاستیدا تۆڕی ئیشکردنت لەسەر ئاستی کەسی و پرۆفێشناڵی یان ئەکادمی فراوانتر دەبێت هەم لە ئەسەر ئاستی وڵاتی خۆت هەم لەسەر ئاستی دەرەوە و سومعەی ئەکادمی خۆت بەرەو پێشەوە دەبێت و سومعەی ئەو بوارە بەرەو پێشەوە دەبێت لە ڕاستیدا کەمە گرنگە پێم وایە بەگشتی بۆ هەر تاکێک کە بیەوێ بچێتە پێشەوە لەمان کاتێک تۆ توێژینەوە تێ لە ڕاستیدا دەتوانی بەپێی ئەزمون و بەپێی ئەو ساڵانەی چەند ئیشت کردووە هەندێک جار دەکرێت 10 ساڵ بخایەنە جار دەکرێت 5 ساڵ یان زیاتریش بخایەنێ بۆ ئەگەر تۆ کەسێک بی لە بواری ڕێزمان یان گرامە ئیش بکەیت لە ماوەی 10 ساڵ توێژنەوە تەنیان لەسەر ڕێزمان دەکرێت وەکو خەبیرێک لە بواری ڕێزمان تەمەشا بکرێت بۆ چکە تۆ لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا خەریکی بڵاوکردنەوەی یان سەرقاڵی بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بووی کە ئەمە ئەگەر تۆ ئەو کارت نەکردا ئەمە بەچی بزانین تۆ خەبیری لە بوارەکەدا بەڵام نووسینەکانت هەروەکو ئینگلیز دەڵێ actions speak کردارەکانت یان کردەوەکان قسە دەکەن کە لێرەدا کردەوە مەبەستمان لە بڵاوکردنەوەی توێژنەوەکانتە باشە بۆیە ئەگەر تۆ بتوێت لە بوارێکدا وەکو خەبیر بناسرێنرێ یان ئامانجی ئەوەتە بێ خەبیر لە بوارێکدا تەنیا لە یەک بواردا ورد ببە و چەند ساڵی خەریکی ئەنجامدانی توێژنەوەی زانستی بە ئیدی 5 ساڵ و بۆ سەرێ دەخایەنێ لە ڕاستیدا دەکرێت 10 ساڵ بەلایانی کەمەوە کەواتە لێرەدا گرنگە یان گرنگی توێژنەوەی بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بە دەردەکەوێت ئەگەر تۆ ببێت بچێت ببی بە خەبیر لە بوارێکدا باشە ئەو بوارە ئەو ئیشانەی ئێمە بڵاوی دەکەینەوە ئەو توێژنەوەی کە ئێمە بڵاوی دەکەینەوە لە هەمان کاتدا هۆکارێکی هەرە سەرچین بۆ ئێمە ناسناوە زانستیەکانمان لە قەرعیلمیەکانمان ئەگەر زمانی عەرەبیەکەی بیڵێیان ئەو پێگە زانستی و ئەکادمیانەی وەری دەگرین بەهۆی بڵاوکردنەوەکانمانەوە ڕاستەکەی دەتوانین وەری بگرین یان بەرەو پێشەوە بچین یعنی تۆ ناتوانانی مامۆستایەکی زانکۆ بە هەموو شەوێک خۆی دابڕێنراوە لە خۆی دابڕاندووە لە نووسین لە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی ئەم مامۆستایە ئەم تاکە ئەم ناتوانین بڵێن توێژەر با بڵێن مامۆستایە یان ئەکادمیە ناتوانێت بچێتە پێشەوە لە پێگە زانستیەکەیدا لە پێگە ئەکادمیەکەیدا یان ئیداری لە بوارە ئەکادمیەکاندا دەستگاکانی خوێندنی باڵا باشە گرنگە ئێمە توێژنەوە بڵاو بکەینەوە کە ئەمە هەندێک جار دەبێت ئەوەی کە ئێمە ببینە نووسەری کتابێک چکە تۆ باوادا بنێن وەک تازە باسم کرد لە بوارێکدا چەند ساڵێک ئارتیکل بە شێوەی تاک ینی باڵێن دەلاپەڕێ و بیزلاپەڕێوەمانە بەپێی گۆڤارەکان بڵاو دەکەی و دەکرێت دوای چەند ساڵێک ئەمە ببێتە دەرفەتێک بۆ ئەوی گۆڤارەکان داوا لە تۆ بکەن کە کتێبێک لە بوارێکدا بنووسیان خۆت بەو کارە هەستی بەبێ ئەوەی داوا لێ بکەن بۆ چکە تۆ لە بوارەکەدا کارت کردو ئەزمونێکی باشت هەیە یعنی تۆ ئەگەر بتەوێت کتابێک لە بوارێکدا بنووسی لە ڕاستیدا باسی کتابی نووسینی کتابی زانستی دەکەن کتابی دیکە نا کە بەبێ ڕێڤیو یان پێداچوونەوە بڵاو دەکرێتەوە ئێمە لێرەدا باسی کتابی زانستی دەکەین
تۆیەکی ئەکادیمی ئەگەر توی کتابێکی زانستی بنووسی لە بوارەکەی خۆتدا لە ڕاستیدا دەبێت پێشەوە ئەزمموی بڵاوکردنەوەی ئارتیکڵەتە بەیان توێژنەوەی زانستی ئەو جا چەند ساڵێک دوای ئەوە دەکرێت ئەمە هەموو ئەمانە ببنە خەرمانێک بۆەوەی کە تۆ بتوانانی لە بوارەکەدا کتاب بنووسی واتە نووسینی بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی ئەو گرنگێشی هەیە کە تۆ بتوانانی لە داهاتوودا کتاب بنووسی لە مەجالەکەدا باشە دەکرێت بەهۆی بڵاوکراوەکانتەوە بەهۆی بڵاوبوونەوەی توێژنەوە زانستیەکانتەوە ببی بە سەرنووسەر یان با بڵێن هەڵسەنگێنەری گۆڤارەکان لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی دەرەوە چکە تۆ کاتێک نانووسی خەڵک تۆ ناناسێ بێگومان کاتێک کە مەبەستم لە نووسین بێگومان مەبەستم لە بڵاوکردنەوەیە و تۆ بەهۆی بڵاوکراوەکانتە خەڵک پەیوەندیت پێوە دەکات لە ڕێی ئیمێڵێکەوە لە هەر شتێکەوە یعنی سەردەمی بێگومان ئەو لەمەیە خۆتان دەزانن دنیا ئاسانە هەمومان بەیەک بکەین لە ڕێی ئینتەرنێتەوە کەواتە لە ڕێی توێژنەوەکانتە خەڵک دەتوانێت پەیوەندی بەتەوە بکات. The fun of discovery این تۆ کاتێک توێژنەیەک ئەنجام دەدەیت ڕاستیدا چەند ئەنجامێکت بۆ بەدەردەکەوێت ئەو جا لە بواری زانستە کۆمەڵایەتیەکان مرۆڤایەتیەکان بیان زانستە پەتیەکان بێن پزیشکەکان ئەندازیاری تا کۆتایی باشە یعنی هەستێکی خۆشە ڕاستیەکەی تۆ کاتێک کە توێژنەوەیەک بڵاو دەکەیەوە شتی تازە بەرهەم دێنی یان سەیەکی تازە لە بوارێک لە بوارەکان دەکەی. زۆرێک لە توێژەران بەڕێزان بەهۆی بڵاوکردنەوەی توێژنەوە زانستیەکانەوە ڕاستی چەندین دەرفەتی سەفەرکردنیان بە وڵاتان بۆ هەڵکەوتووە هەندێک جار ینی بەبێەوەی کە هیچ بارگرانێکی مادی بکوێتە سەرشانی تۆ هەروەک باسمان کرد تۆ کاتێک توێژنەوە بڵاو دەکەیەوە واتە توانەکانی خۆت لە بوارێکدا پێشکەش دەکەی بە دنیا باشە کە ئەمە دەبێتە هۆی خەڵکی زیاتر تۆ بناسن کە لە ئینگلیزیدا پێێتەوە ڕکەگنیشن واتە دانان یان بەوەی کە تۆ بناسری بە بەرامبەر بەو کارانی کە ئەنجامت داوە ئەوجا ئەم سەفەرکردنە بۆ کۆنفرانس بێ یان بۆ کینەوت سپیکە بۆ قسەکەری سەرەکی بێ لە کۆنفرانسێک لە هەر شتێکی دیکە ئەو کاتانی کە توێژنەوە باڵێن دەنێری بۆ گۆڤارێک دوای ئەوەی کە قبول دەکرێت ئیمێڵێکت بۆ دێ this is to confirm یان we are pleased to inform you that your article has been accepted for publication ئەوەی کە ئێمە دڵخۆشین پێڕابگەینین کە توێژنەوەکەی تو یان ئارتیکڵەکەی تۆ قبول کراوە بۆ بڵاوکردنەوە لە گۆڤارەکەی ئێمە یعنی ئێمە لە ڕاستیدا هەستێکە کە ئیمێڵێکی وات پێ دەکا ناتوانی بە پارە بیکڕی یعنی ئەمانە گرنگن کە تۆ بتەوێ توێژینەوە بڵاو بکەیەوە. ئەو کەسانی کە دەیانوێت سەرکەوتوو بن لە بواری بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیدا پێویستیان بە خوی نووسین هەیە بە شێوەی ڕۆژانە the habit of writing habit بەمانەی خودێ واتە شتێک کە تۆ چەند جارێک بیکەی یان بەردەوام و بە شێوەی ڕۆژانەی هەفتانەی ئەوجا بیکەی زۆر جار دەکرێت منیش ڕاستیدا وەکو گەنجێک وەکو ئەوەی کە لە بوارەکەدا ئیش دەکەم لە بواری مەسەلەی نووسین و بڵێن ئەکادمیا بەگشتی زۆر جار دەکرێت تووشی ئەو بێتین کە ئەمە دەڵێن فلان کات دەست بە نووسینی ئەو توێژنەوەی دەکەم فلان کات دەست بە نووسینی ئەو توێژنەوەیەکی دیکە دەکەم. Talking about writing is not writing. تۆ قسە بکەی دەربارەی نووسین ئەمە نووسین نییە. خەون یان فەنتازیا بکەی دەربارەی نووسین ئەوەش لە ڕاستیدا نووسین نییە یان بێ ئاوتلاینێک دابنێ یان چەند تێبینێک نووسی دەربارەی نووسین ئەمانە لەگەڵ ئەوەی کە پێویستن یان قۆناغی هەرە سەرەتای نووسین و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستین بەڵام نووسین نین هەروەک گوتراوە only writing is writing تەنیا خودی نووسین بە نووسین هەژمار دەکرێت. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ ببین بە توێژەرێکی سەرکەوتو ئەکادمیێکی سەرکەوتو لە ڕووی بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیەوە خویەکێ دەبێت لە خۆماندا پەرەی پێ بدەین لە ڕاستیدا ئەویش بریتە لە خۆی نووسین بە شێوەی ڕۆژانە ڕاستی هەموو توێژەرانەی لە دنیا لە ئاستێکی باڵان یان سەرکەوتون بە شێوازێک لە شێوازەکان لە ئاستێکدان ئەمە خویەکە هەیەە ناتوانن بەبێ ئەم خۆ بەردەوام بن چکە ناکرێت تۆ ئەمڕۆ ئیش بکەی نووسین بکەی بۆ ماوەی کاتژمێر تا هەفتەیەکی دیکە ئەم فایلەواز لێبێنی هیچ نەنووسی دواتر بێوەزە ینی نووسین بەم شێوەیە ناکرێت هەتا نووسەران بە گشتی ئەوەن کە ڕۆژانە دەخوێننەوە ڕۆژانە دەنووسن. تەقەن خۆتان هەمووتان باش دەزانن کە زۆر دەخوێنیەوە کەم دەنووسی ئەمە هەم لە دنیاوە شێکۆبێ کەس قسەیەکی هەیە دەڵێ گەر بمێ گەڵایەک نووسم دەبێت دارستانێک بخوێنەوە دیارە لێرەدا مەبەستی نووسینەوەیە گەبیوێ کتابێک بنووسیان کتابێکی شعری بنووسێ دەبێت دەیان کتاب و سەرچاوە بخوێنێتەوە
دەکرێت ئەمە بۆ لە بارێک بۆ بارێکی دیکە جیاواز بێت چکە شعر تا ڕادەیەک تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ئیلهام و شتانەوە بەس مەبەستم بە گشتی لەسەر نووسینە ئەگەر تۆ کتابێک نووسی دەبێت دەیان و سەدان کتاب بخوێنیەوە کەواتە ئەمە گرنگە یان دابنیشی و تەنیا بیر بکەیەوە ئەمانە ڕاستی ناتگەێنن بە هیچ شوێنێک doesn't reach you anywhere وەک ئینگلیزەکە دەڵێ ناتگەێنێ بە هیچ شوێنێک دەبێت دانیشی بنووسی یعنی stick to your computer بە کۆمپیوتەرەکەت بنووسی ڕۆژانە بە شێوەی خوو ئەم کارە ئەنجام دەیت دەکرێتەوە لە ڕۆژێکە یان دوو ڕۆژ لە هەفتەیەک دانەیەکی بەهۆی ئەوەی پشووی هەفتەیان شتێک هەرچەندە من پێم وایە پشووی هەفتە دەرفەتێکی باشە بەو کارانە بەڵام بە هەر حاڵەمە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێ خۆی نووسین بە شێوازی ڕۆژانە ئەگەر ئێمە نووسین نەکەین بە ڕۆتینێکی ڕۆژانە ناتوانین ببین بە توێژەرێکی سەرکەوت و ڕاستیکە ئەمە بڕاوەتەوە لە دنیا بەلایەنی کەم و ناتوانانی بەرهەمی باش و زۆرت هەبێ تەواوی توێژەرە سەرکەوتوەکانی دنیا هەم ڕۆژانە بە شێوەی ڕۆژانە لە بەردەمی کۆمپیوتەرەکانیان دادەنیشن و هەرچەنە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێ بەڵام کەمترینی ئەوەیە کە تۆ بە دوو کاتژمێری مانادار دوو کاتژمێر نا نۆتیفیکیشنێک لە مۆبایلەکە تۆ بێ لە فەیسبووکە یان ئینستاگرامە هەر شتێکی دیکە بپچڕێنێواتە دوو کاتژمێر بەبێ پچران دوو کاتژمێرەوەی دەوترێ two meaningful hours خەریکی نووسین بی کە ئەمە دەبێتە هۆکارێکی هەرە سەرەکی لە ڕاستیدا من ڕای شخصی من وایە کە تۆ لە ڕۆژێکا 2 ساعت بتوانی بەردەوام خەریکی نووسین بی 2 ساعتی بێ پچران دەکرێت لە شوێنێکا مۆبایلی لێ نەبێ یان قەرەباڵق نەبێ بێگومان دەنگ و ئەمانە بۆی کە تۆ بتوانی فۆکەس یان تەرکیز بکەیت ئەمە دەتگەێنێ بە ئەو شوێنەی کە تۆ لە ژیانتدا دەتەوێت بێگومان ئامانجەکان جیاوازە لە کەسێکە بۆ کەسێکی دیکە بەڵام بەگشتی ئەمە خویەکی هەرە بنەمایی و ضروری نووسینە کە دەمانگەێنێ بە ئەوەی کە ئێمە ببین بە توێژەرێکی سەرکەوتوو خاڵێکی دیکە هەیە من زۆر تێبینیم کردووە لە ڕاستیدا من لە ڕابردودا بەسەر خۆشم هاتووە نایشارمەوە ئەوەیە کە بەشێک لە مامۆسایانی زانکۆ تەنیا تەرکیز لەسەر وانەوتنەوە دەکەن و بە تەواوی یان بەنزیکەیی بە تەواوی واسیان لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هێناوە ئەمە یەک لەو هەڵانەیە کە پێم وایە بەشێکی زۆر لە خەڵکی کورد بە تایبەتی یان ئەکادیمیای کوردی دەیکەن مامۆسایانی زانکۆ پەیمانگەکان من خۆم بەسەرم هاتووە لە ڕاستیدا لە ڕابردوودا مەسەڵەن تەرکیزێکی زۆر دەکەی لەسەر دەرزگوتنەوە دیارە لە زانکۆیە کە تۆ فول تایمیشی تیاکەی لە شوێنێکی دیکە دەچی وەکو پارت تایم یان وەکو مامۆستا ئەمە شتەمان هۆکار هەیە هۆکاری مادی لە پشتە بارودۆخی وڵات و بۆ خۆتان دەزانن نامێ بچمە ناو بابەتانەوە چکە پەیوەندی بێمەوە نییە پەیوەندی بە بابەتەوە نیە ببورن بەڵام بە شێوەیەکی ئیشی دەکرێت هۆکارێکە بوو بێکەوای لە تۆی بەڕێز کرد بێ زیاتر لە ئیشێک بکەیت کە ئەمەوا دەکات دەرفەتی نووسینت کەمتر ببێتەوە پێم وایە گەر ئینسان بتوانێت ئەم کارە یەک ئیش بکە لە ڕووی وانەوتنەوە ئەوی دیکە کات تەرخان بکە بۆ توێژینەوەی زانستی من ئەمە تێگەشتنی منە لە ڕاستیدا و ئەتەوە ئەگەر توێ بنووسی لە ڕاستیدا دەبێت بە لە شوێنێک بێ کە بێجەنگ بێ شوێنێک بێ کە خەڵکی دیکەی بەسەرەوە نەبێ بۆ لەبەرەوەی کە ئەمە دەبێتە ئەوەی کە تۆ دەتوانانی بە ئاسانی تەرکیز بکەیت و بە شوێکی قۆڵ بچێنەوە بابەتەوە و بیر بکەیەوە چکە نووسین بەبێ بیرکردنەوە ڕاستی پێم وانێ نووسینێکی بەهێز یان بە پێز دەربچێت کە دوجار لەوانێت تووشیەوە بی rejection با بڵێن ڕەفز بکرێ لەلایەن گۆڤارێک و کەمان شتێکی ناخۆشە ڕاستیدا بە هەرچەندە باسیێن بابەتەش دەکەین دواتر کە چۆن هەڵسکۆل لەگەڵ ئەم بابەتە بکەین ئەگەر لەلایەن گۆڤارێکەوە ڕەفزکراینەوە یەکێک لە خاڵە هەرە سەرەکانی دیکە من پێم وایە 2 ساڵە ئەم کارە دەکەم لە سەرەتای ساڵی لە سەرەتای هەر ساڵێکی تازە لە هەرە سەرەتای ڕاستیدا پلانێکدا دەرم کە ئەم ساڵ پلانەکانی نووسینم چین یعنی لە چ مەجالێکدا دەمێ بنووسم ئارتیکڵێکە توێژنەوەیکە دوانەسیانە بەگشتی پلانێکدا دەنێت کە ئەم ساڵ دەتوانانی تەرکیز بکەیت لەسەر ئەمانە واتە تۆ ئامانجدەوەی کە ئەم ساڵ ئەم 2 یان 3 یان 4 یان 5 توێژینەوە بە پێی کاتی خۆت تەواو بکەیت ئەمە پلانە کە تۆ ئەگەر بتوانین لە سەرەتای ساڵ ئەم کارە بکەیت پێم وایە هۆکارێکی باش دەبێت لەوەی کە تۆ ساڵەکە خەریک بی بەم کارانەوە بۆ چکە ئامانجێکت ئامانجەکە لەبەردەمێ ئامانجیش پێگومان 2 جۆری ئامانجی گشتی و ئامانجی تایبەت یان ئامانجێک بە شێوەی ڕۆژانیان هەفتانە ئامانجە گشتێکەوەی کە تۆ ئەم کارانە تەواو دەکەی لە ماوەی ئەم ساڵەدا
ئەم ئامانجە گشتیە بەدەست نایە ئەگەر تۆ ڕۆژانە کار نەکەی باوا دەبنین تۆ خوێندکاری دکتۆرای دەڵێ من لە 2 ساڵدا باوا دەبنین 3 ساڵ من دکتۆراکەم تاوا دەکەم ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی دکتۆراکەتە باشە دەڵێ من لە ماوەی 3 ساڵدا تەواوی دەکەم ئەم ئامانجە گشتەکەیان سەرشەکەی توێ بەڵام ئەم ئامانجە بە دینایە ئەگەر تۆ ڕۆژانە کار نەکەی کەمێک لە هەر ڕۆژێکدا وات دەکات تۆ کە کۆتایی بە 3 ساڵەکە هات بە شێوەیەکی تۆماتیکی خوێندنی یان توێژینەوە یان تێزی دکتۆراکەتە تەواو کردووە واتە ئامانجی ڕۆژانە زۆر گرنگە لەگەڵەوەی کە پێویستمان بۆ ئامانجێکی سەرەکیمان هەبێت باشە کەواتە هەمان بیرۆکە هەمان قسە بۆ خودی نووسین و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیش ڕاستە کە تۆ پێویستت بۆیە ڕۆژانە بەرهەمێکی کەمت هەبێت بە نمونە ڕۆژانە پاراگرافێکە یان 2 پاراگراف یان 3 پاراگرافە دەینووسی ئەگەر تۆ بتوانی لە ڕۆژێکا 2 پاراگراف بنووسی لە ڕاستیدا لە مانگێک بۆ 2 مانگ دەتوانانی توێژنەوەیەک تەواو بکەیت بۆ 2 مانگ و نیو بەلایەنی کەمەوە کە لە ساڵێکە خۆتان دەتوانانی حسابی کەن چەند توێژنەوەیەک دەکەن بەڵام کاتێک ڕۆژانە نانووسی ئەم ئامانجە بەدینایە لە ڕاستیدا ئامانجە سەرەکی هەر لە شوێنی خۆی دەبێت و ساڵیش کۆتایی پێدی و دەگەیە ساڵێکی تازە دووشت زۆر گرنگە لە ژیانی ئێمەدا گەرمانێت بین بە توێژەرێکی سەرکەوتوو دەبێت زۆر بخوێنینەوە زۆریش دەنووسی حتمما زیاتر لەوەی کە دەنووسی دەخوێنیەوە هەروەک شێرکۆبێ کەسی ڕەحمەتی باسی لەوە کردووە گەرمەیە گەڵایە بنووسم دەبێت دارستانێک بخوێنەوە کە ئەمە زۆر گرنگە ڕاستیەکەی دە لاپەڕە بخوێنیەوە گە بتوانین نیو لاپەڕی باش بنووسی ئەمە سەرکەوتنە ئەمە ڕای شخصی منە ڕاستەکەی و پێشم وایە ڕەگە ڕاستەکەیە خاڵێکی دیکە بۆ تۆی توێژەر زۆر گرنگە بە بڕوای من دەبێت تۆ خۆت بناسی لەوەی کە ئایا تۆ کەسێکی بەیانیان زوو لە خەو هەڵدەستی و بەیانیان مێشکت سافە و دەتوانی بنووسی و بیر بکەیەوە یانیش کەسێکی لە شەوان فکرت باشە یان شەوان درەنگ ئینسان هەیە دوای 12 شەو دادەنیشێتەوە دنیا کشوماتە ساعتێک 2 ساعت یان 3 ساعت خەریک دەبێت هەیە هەر بە پێچەوەنەوە لە کاتی دیکە هەیە نێوڕیان یان هەیە بەیانیان زوو هەڵدەست ساعت 4 یان 5 بەیانی لەوانەیە پێتان سیر بێ کە دەڵێن 5 بەیانی بەڵام ڕاستی من چەندین توێژەر دەناسم بەیانی ساعت 4 هەڵدەستن تا 6 بۆ 7 خەریکی نووسین دەبن 7 ئیدی خۆی دەگۆڕێ و 8 بۆ 8 و نیو دەچێتە دەوام واتە ئەو دەوامێکی کردووە پێشەوەی بچێتە دەوام کە نووسینی 2 کاتژمێرە یان تەرخانکردنی 1-2 کاتژمێرە ئەمە مۆتیڤیشن یان هاندانێکی زۆر باشە بۆ ئێمە ڕاستیەکەی بەیانیان ئینسان مێشکی زۆر سافە کەواتە دەکرێت خۆت بناسی کە ئایا تۆ کەسێکی بەیانیان دەتوانی و تااقەت و حەزت هەیە بنووسی یان شەوان درەنگ خاڵێکی دی کە لێرەدا کە یەکێکە لە خاڵە هەرە سەرجەکان be consistent یعنی بە شێوەیەکی ڕێکوپێک کار بکە بۆ نمونە تۆ دەڵێ من هەموو ڕۆژ 2 کاتژمێر دەنووسم بۆ توێژنەوەی زانستی ئەمڕۆ 2 کاتژمێر دەبێت بنووسی بەیانی دوو بەیانی بەم شێوەیە ئەمە consistency یان ڕێکوپێکی بەردەوامی پێدەوترێت ئینگلیز دەڵێ consistency is the king واتە ئەم ڕێکوپێکە لە ئیشکردندا پاشایە ئەگەر تۆ ئەمڕۆ کاتژمێرێک بنووسی تا 4 ڕۆژی دیکە نەنووسی ببوورە ئەگەر ئەمڕۆ 3 کاتژمێر بنووسی کە 3 کاتژمێر من پێم وایە زۆرە یعنی باشە لە ڕۆژێکدا بنووسی باشە بەڵام تا 4 ڕۆژی کە دەست نەبێ بۆ فایلە دواتر دەست بکەیەوە کەمێکی کە بنووسی هەفتەیەکی دیکە دەستی بۆ نەبێەوە بۆ ئەم فایلە بۆ نووسین ئەمە هەڵەیە ڕاستیەکەی ئەمە استراتیژێکی زۆر هەڵەیە کە بەشێک لە خەڵکی لە توێژەران لە ئەکادمیان پەیڕەوی دەکەن و بیان و دەهێنەوە بیانوش لە ژیاندا زۆرە بیان و زۆر ئاسانە بۆ هەمومانە بهێنەوە ئەمڕۆ ماندووم بەیانی نازانم چی هەموو ئەم شتانە باشە کەواتە هەموو ئەوانە گرنگە سەرباری هەموو ئەوانە ئەگەر ئێمە بمانەوەیە کە ئەم کارانە بکەین دەبێت ئاگامان لە تەندروستی خۆمان بێ و ئەوانەی کە خێزانیان هەیە بە هەمان شێوە خێزان زۆر گرنگە هەمیشە پلەیەکە بە بڕای من و تەندروستی خۆت و هەر کارێکیش کە دەیکەی بە نمونە توێژنەوەیەکت بڵاو کردوتەوە یان توێژنەوەیەکت نووسیەوە ناردووتە ئینگلیز دەڵێ reward yourself دوای هەر دەستکەوتێکی ژیانی خۆت ینی چۆن بڵێن دیارەک بە خۆت ببەخشی بەنمونە سەفەرێکی بکەی بۆ شارێک بۆ شوێنێکی سیاحی یان توزانم ڕۆژێک ئیش نەکەی خەریکی تەماشاکردنی فیلم ینی reward yourself شتێک بکە بە دیاری بۆ خۆت کە ئەمە زۆر گرنگە هەستێکی خۆشت پێدا و هۆکارێکی یان هاوکارێکی زۆر کاریگەرە بۆی کە تۆ لە دوای ئەم کارە بەردەوام بی بۆ سەر پرۆژەیەکی دیکە یان توێژنەوەیەکی دیکە باشە ئەم خاڵی لەم سلایدەدا هەیە بەداخەوە ڕاستێکی زۆر باوە لە کوردستان ئێمە بیر دەکەینەوە لە پەبلیکیشن لە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی تەنیا ئەو کاتی کە پێویستمان بە بەرزکردنەوەی پلەی زانستیمان هەیە
بە نمونە من مامۆستام لە ماوەی 3 ساڵنی بۆ 4 ساڵ دەتوانم ببم بە پرۆفسۆری یاریدەدەر پێویستم بە 3 توێژینەوەی بڵاوکراوە هەیە دوانی لەگەڵ دوانی هاوبەش دانەیەکی بەتەنیە باشە کەواتە من بەس بیر لەوە دەکەم لە ماوەی 4 ساڵی داهاتوودا کە تازە باوا بڵێ من لە قەبی مامۆستایەتی وەرگرتۆ بۆ نمونە ئەگەر ئەمە بکەین بە نمونە تا 4 ساڵی داهاتوو تەنیا بیر لەوە دەکەمەوە کە من چۆن 3 توێژینەوە بەرهەم بهێنم لە بەروی من لە 4 ساڵی داهاتوو دەتوانم تەقدیمی بەرزکردنەوەی پلەی زانستیەکەم بکەم بۆ پرۆفسۆری یاریدەدەر لە ڕاستیدا ئەمە هەژارترین جۆری بیرکردنەوەی لە ئەکادیمیا لە توێژنەوەی زانستی لە مامۆستایەتی لە زانکۆ لە پەیمانگاکان ئەمە لە دنیا نییە بەڵام بەداخەوە پێم وایە بەڕێز شتان تا ڕادێکی باش هاوڕابن لە کوردستان زۆر باوە خەڵک هەیە ینی مامۆستایە یان پرۆفسۆری یاریدەدەرە پلەی بەرزتر لەوە پرۆفسۆر بە چەند توێژنەوەیەک بۆتە پرۆفسۆر یان پرۆفسۆری یاریدەدەر و تەواو تەنیا ئەمە بۆ لەبەرەوەی تەنیا توێژینەوەی ئەنجام داوە توێژنەوەی ئەنجام داوە تەنیا بۆ ئەوەی لەقەت عیلمیەکەی یان ناسناوی زانستەکەی بەرز ببێتەوە بەڕێزان توێژەری سەرکەوتوو هەرگیز و هەرگیز بەم شێوازە بیر ناکاتەوە چونکە توێژەوی زانستی تەنیا خاڵێک لە خاڵەکان ئەوەیە کە ناسناوی زانستێکت بۆی بەرز بێتەوە ئەگەر نابۆ نییە بەڵام تۆ کاتێک چالاچی کاتێک توێژەرێکی سەرکەوتوی کاتێک ئەکادیمیەک و با بڵێن نووسەرێکی سەرکەوتی لە بوارەکەدا تۆماتیکی تۆ ناسناوی زانستی لە کاتی خۆیدا بەرز دەبێتەوە بۆی پێویست ناکە بیر زۆر لە ناسناوی زانستی و بەرزکردنەوەی پلەی زانستێکت بکەیت ئەگەر تۆ بیر لای توێژنەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بێ لە کاتی خۆی بەبێ دوودڵی ئەمەش دێتە پێشت چونکە هەمووکاری ئەوەی کە تۆ پلەی زانستێکت بەرز بێتەوە یەکێک لە هۆرەوە کارە سەرۆژەکان یان داواکاریەکان بریتە لە توێژنەوەی بڵاوکراوە باشە بۆیە من هیوادارم ڕاستەکەی ئەم جۆرە لە بیرکردنەوە لەناو ئەکادمیستانی کوردستان وردەوردە کاڵ ببێتەوە تا ڕادەی ئەوەی نەمێنێتەوە چکە من لە زانکۆم پێم وایە بە ڕێزی شتان بەشێکی باشتان لە زانکۆ بن بۆیەشە لە وەبینارەدا کە پەیوەندی بە توێژنەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی هەیە ئامادەن زۆر بەزەقی ئەوە دەبینن مامۆستایانی زانکۆ بەداخەوە زۆر بیر لەم خاڵە دەکەنەوە کە توێژنەوەی زانستی بڵاو دەکەنەوە تەنیا لەبەرەوەی پێویستیان پێێتی بۆ بەرزکردنەوەی پلەی زانستیەکەیان استراتیژێک هەیە ڕاستیەکەی بەڕێزان لە بڵاوکردنەوەی نووسین و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی کە من خۆم ناڵێم بە ڕێژەی 100% بێگومان تا ڕادەیەک پەیڕەوی لێ دەکەم یان ئەگەر توانی بێتم پەیڕەوی لێ بکەم پەیڕەوی لێ دەکەم ئەویش ئەوەیە توێژەری سەرکەوتوو لەسەر لە 4 ئاستا بتوانێت بنووسێ کارێکی زۆر باش دەبێت مەرز نییە 100% وەکو خۆی جێبەجێ بکەیت بەڵام ئەمە بیرۆکەکە بەم شێوەیە وەکو توێژەرێک وەکو مامۆستایەک وەکو ئەکادیمێک هەوڵی ئەوە بدە کە بە تەنیا توێژنەوە بڵاو بکەیەوە هۆکاری ئەمە چێ بە تەنیا توێژنەوە بڵاو بکەیەوە تۆ دەتوانی بیسەلمێنی کە توانای ئەوە تێ توێژنەوە بڵاو بکەیەوە بە تەنیا واتە بەبێ هاوکاری خەڵکی دیکە واتە تۆ توانای خۆت لێرەدا بە دەردەکەوێت خەڵک دەزانێت کە تۆ بە تەنیا بڵاوت کردوێتەوە خاڵی دوام تۆ ئەگەر لە بەشەکانی لە دەستگایەکی خوێندنی باڵا لە هەمان ئەوانەی کە لە بوارەکەی لەو ئەو خەڵکانەی کە لە بوارەکەی تۆدا یان هەمان بوارەکەی تۆدا کار دەکەن هەوڵی ئەوە بدە کە research collaboration یان ئەوەی کە کاری پێکەوەی لە بواری توێژنەوەی زانستی و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیدا پێی دەوترێ هەوڵدن پێکەوە کار بکەن بۆم لە دوو مامۆستان پێکەوە لە بوارێکدا دەتوان کارێک بکەن تۆ بەشێکی دەکەی ئەو بەشێکی دەکە ئەمە ئاسانتر دەکرێت بیرۆکەکان ئاڵوگۆڕ بکرێن و دەبێتە تۆی تۆ زیاتر بنووسی خاڵێکی دیکە لە هەمان خەڵکی لەگەڵ خەڵکی دیکە توێژنەوە بڵاو بکەوە لە هەمان پسپۆری خۆت بەڵام لە دەرەوەی دەستگاکەی خۆت بەنمونە تۆ لە زانکۆیەکی لەگەڵ مامۆستای دیکە یان لەگەڵ توێژەری دیکە بنووسە لە زانکۆکانی دیکەی وڵاتی خۆت نەک دەرەوە وڵاتی خۆت ئەمە ئاستی سێمی پێدەوترێ ئاستی چوارەم ئەوەیە ئەگەر تۆ خۆت بتوانی لەگەڵ توێژەری دیکە ئەو جا لەڕێ عیلاقاتی کۆنفرانسەوە بێ یان با بڵێن هاوڕێتێ لە زانکۆی دیکە لە وڵاتێکی دیکە لە ئەو کیشوەرەی کە تۆ دێدای هەتا لە کیشوەرەکانی دیکەی دنیا ئاساییە بتوانی توێژنەوەی زانستی بڵاو بکەیەوە ئەمانە بۆ گرنگن یەکەم ئەگەر بە تەنیا بڵاو بکەیەوە هەروە گوتم خۆت یان توانای خۆت دەسەلمێنی من توانم هەیە بە تەنیا توێژنەوە بڵاو بکەمەوە ئەگەر لەگەڵ خەڵکی دیکەش بڵاو بکەیەوە ئەوە نیشانەوەی تۆ کەسێکی توانایەوە تێ لەگەڵ خەڵکی دیکە گفتوگۆ بکەیت دابنیشی ئیش بکەیت تیموەرک کاری پێکەوەی ئەنجام بدەیت واتە تۆ ئەم سکیڵە ئەم کارامەیە لە ژیاندا هەیە ئەم بە تەنیا کار بکەیت
هەمیش لەگەڵ خەڵکی دیکە کار بکەیت باشە قسەیەکی زۆر جار دەوترێ don't be a local person but be an international person or individual کەسێکی ناوخۆیی مەبە ینی کەسێک مەبە تەنیا لە ئاستی ناوچەکەی خۆتدا هەوڵدە لەو سندوقەوەرە دەرەوە بڕۆ بۆ ناوچەکانی دیکە بڕۆ بۆ کشوەرەکانی دیکە دوجار تەواوی کشوەرەکانی دیکەی بینێ بەڵام بڕوای شخصی منەوەیە کە تۆ بتەوێت لەسەر ئاستی دنیا بناسترێ یان سەرکەوتوبی یان ناوتەبێت لە دەستگاکانی دیکە لە سەرەتادا گرنگە خۆت بناسی و لەسەر ئاستی ناوچەی خۆت یان وڵاتی خۆت توزانم بتوانی خۆت بسلمێنی کە توانیت ئەو کارە بکەیت ئەمە خۆی وەکو بناغەیەکی زۆر باش وایە ڕێک هاوشێوەی خانوویەک دروست دەکەین بناغەیەکی باش دروست دەکەین دواتر دیوار و شتەکانی دیکەی دروست دەکەین بە سەرکەوتوی دروست دەبێت بۆ چونکە بناغەکەی زۆر باشە بۆیە لێرەداکە تۆ بتەوێ ینی تۆڕی پەیوەندی ئەکادیمیت فراوان بکەی لەگەڵ خەڵکانی دەرەوەی وڵاتی خۆت لە سەرەتادا پێویستە لەسەر ئاستی ناوخۆ کەسێکی سەرکەوتوبی لە ڕاستیدا لە بوارەکەدا بۆ ئەوی کە لەسەر ئاستی دەرەوەش بتوانی ئەم کارە بکەیت و ئاسانتر دەبێت بۆت باشە پێم وایە ئەمە گرنگە هەم توانای تۆ پیشان دەدا لەسەر ئاستی چاک بەتەنیا دەتوانی کار بکەیت لەگەڵ خەڵکی دیکەش دەتوانی کار بکەیت بۆیە دەکرێت ئینسان یان توێژەر لەسەر لە چوار ئاسدا توێژنەوە ئەنجام بدە ئاستێک بەتەنیا ئاستێک لەگەڵ مامۆستای دیکەی هاوڕێت لە بەشەکەی خۆت یان لە زانکۆکەی خۆت دواتر لەگەڵ مامۆستای دیکە لە زانکۆی دیکە بەڵام لە وڵاتەکەی خۆت دواتر لەگەڵ خەڵکی دیکە لە دەرەوەی وڵاتەکەی خۆت ئێستا ئێمە توێژنەوەیەکمان هەیە وادا بنین تقریبان حاضر بۆ یان هەر شتێکیان حاضر نەبووە بیرۆکەمان هەیە بنووسین خۆمان یەکلایی کردوتەوە لە بوارێک لە بوارەکان بنووسین چۆن گۆڤارێک هەڵبژێرین گۆڤارێکی دروست یان گونجاو هەڵبژێرین بۆ ئەوەی ئێمە توێژینەوەکەی یان مانوسکریپتی خۆمانی بۆ بنێرین بەڕادەیەک کە احتیمالیەتی ڕەفس کەم بکەینەوە نەگنی هێڵین کەم بکەین چکە ڕەفسی گۆڤار لە دەستی ئێمەدا نییە بەڵێ کواڵەتی ئیشەکان لە دەستی ئێمەدا بەڵام ئەوەی هەیە تۆ توانای خۆت بەکاردێنی دواترەوی دیکە دەمێنێتەوە بۆ بڕیاردان لەلایەن دەستەی ئامادەکاران و نووسەرانی گۆڤارەکە باشە بەڵام تۆ توانی احتیمالیەتی قبولکردن زیاد بکەیت احتیمالیەتی ڕەفسکردن کەم بکەیەوە چەند خاڵێک هەیە پێم وایە زۆر گرنگن پێشەوەی تۆ توێژنەوەکە بنێری بۆ ئەو گۆڤارە بزانە ئەوان پۆلیسی چ سیاسەتێکی ڕێڤیو یان پێداچوونەوەیان هەیە بۆ توێژنەوەی کە تۆ دێنێری چەند کاتی پێویستە بۆ نەگە تۆ پێت وایە پێویست بۆی لە توێژنەوەیکە 6 مانگ بڵاو بێتەوە ئایا ئەوان پرۆسەی پێداچوونەوەی توێژنەوەی لەلایەن ئەوانەوە چەندە با بڵێن 2 ساڵە یان ساڵێکە ئەمە بۆ تۆ نابێت کەواتە دەبێت تۆ بگەڕێ بەدەوەی گۆڤاری دیکەدا بگەڕێ بزانە ئەم گۆڤارە لە چ بوارێکدا کار دەکەن چوارچێوەی ئیشکردنی بوارەکانی ئەم گۆڤارەی چییە بیبەستەوە بە توێژنەوەکەی خۆت ئایا ئەم گۆڤارە توێژینەوەی هاوشێوە یان با بڵێن بابەتی توێژینەوەکەی تۆ گرنگە بۆ ئەم توێژەرە بگورە بۆ ئەم گۆڤارە یان نا ئەگەر نەتوانی ئەو کارە بکەیت کەواتە تۆ ناتوانانی بینێری بۆ ئەوە واتە دەبێت دڵنیایی هەموو گۆڤارێک لاپەڕەی یان با بڵێن لە ماڵپەڕی گۆڤارەکەی بەشێکی هەیە نووسراو aim and scope ئەمە لە زۆربەی گۆڤارەکان هەیە لە ڕاستیدا یان لە هەموو گۆڤارەکان هەیە ببورن دەتوانێتەوە تەماشا بکەیت بزانە بابەتەکەی تۆ پەیوەندیدارە بەم گۆڤارەوە یان نا کواڵیتی گۆڤارەکە بزانی باشە چونکە ئەگەر ئاستی نزم بێ تۆ توێژنەوەکەت ببورن توێژنەوەکە بەزایە بەڕوادەکان بڵایش بکرێتەوە خاڵێک هەیە زۆر گرنگە بە تایبەت ئەم خاڵە گرنگە لە دنیا ڕەچاوی دەکەن لە کوردستان ئێستا بە وردی ڕەچاوی ئەم خاڵە دەکەن تۆ توێژینەوە بۆ گۆڤارێک دەنێری 2 داتابەیسێ لەسەر ئاستی دنیا زۆر گرنگن ئەگەر لەسەر لە ناوخۆی وڵاتەکەی خۆت بەنمونە ئێمە کوردستان وەربگرین بڵاو دەکەوە ئەو گۆڤارانە دیارن وەزارەتی خوێنی باڵا دیاری کردووە زۆرێک لە زانکۆ حکوومیەکان و ئەهلەکانیشی تێیە ئەگەر تومحی گۆڤاری ئازبەرزترت تێ لە دەروی وڵات دەبێ گۆڤارەکە یان لە داتابیسی Clarivate Analytics یان Scopus Index کرابێ یان تۆمار کرابێ ئەگەر یەکێک لەو 2 تۆمار نەکرابێ ئەمانە زۆر ینی بەربڵاوترین 2 داتابیسن لە سەراستی هەموو دنیا ئەو کاتە زانکۆکەی خۆت لە کوردستان گۆڤارەکەت توێژینەوە بڵاوکراوەکەت لێ قبول ناکە دەبێت لەم 2 دەیتابیسە کەمە بۆ خۆی بابەتێکی زۆر دوور قوڵاگەرمانەیە قسە لەسەر Clarivate Analytics یان Scopus بکەین دەبێت گۆڤارەکە ئیندێکس یان تۆمار کرابێ لێرە
هەندێک جار تۆ پارەت نییە بۆ توێژینەوە دەبێت بزانێت گۆوارە بێ بەرامبەر توێژینەوە بڵاو دەکاتەوە یانیشنا دەبێت ئەمە بزانی. خاڵێکی دیکە هەیە acceptance rate یعنی ڕێژەی قبولکردنی گۆڤار بۆ توێژینەوەکان. ئەمە یانی چی؟ عادەتەن ئەمە گۆڤارە ئازبەرزەکان ئەم شتیان هەیە ڕاستێکی. بۆ نمونە گۆڤارێک دەڵێ acceptance rate لە گۆڤارەکەی مندا 120 ئەوە یعنی چی؟ واتە ئەم گۆڤارە کاتێک 100 توێژینەوەی بۆ دەچێت لەلایەن خەڵکەوە ئەو تەنیا 20 توێژینەوەی لێ هەڵدەبژێرێ بۆ بڵاوکردنەوە واتە 20 باشترین توێژینەوە بەمانایەکی دیکە کەواتە دەبێت تۆ بزانی کە مەسەلە گۆڤار هەیە ئەمە گۆڤارمان هەیە ڕاستی 105 واتە 100 توێژینەوەی بۆ بچێت 5 بەهێزترین 5 ئازبەرزترین توێژینەوە هەڵدەبژێرێ کەواتە ئەومانە چییە یان چمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە تۆ دەبێ ئاگاد لەوە بێ کە ئایا توێژینەوەکەی تۆ لەو ئاستەیە بچێتە 105 یان نا یعنی لە ناو 100 توێژینەوە 5 توێژینەوە هەڵبژێردرێ باشترین 5 باشترین توێژینەوە ئەوەی تۆ یەکێک دەبێت لە باشترین لەو 5 باشترین توێژنەوە یان نا ئەگەر خۆت پێت وایە تەقدیمی کەیان بینێرە 100 متر جێنەڵ بینێرە بۆ ئەو گۆڤارە ئەگەر نا دەبێت بچی بۆ گۆڤارێکی دیکە کەواتە تۆ دەبێت ئەمە هەموو ئەم خاڵانە پەیڕوو بکەی کاتێک بیر لەوە دەکەی و توێژنەوەیەکی نووسراوە چێ بینێری بۆ گۆڤارێک. هەندێک جار تۆ توێژنەوەتەیە بەڵە کۆتایی توێژینەوەکەی خۆت ئەوەی کە نووسیتە بەڵام هێشتان بڵاو نەکردوتەوە لیستی سەرچاوەکانتە list of references باشە لەوێدا دەتوانانی ئەو گۆڤارانی تۆ بەکارت هێناوە وەکو سەرچاوە تەمەشای بکەی بزانە دەکرێت گۆڤارێکە بێت تایبەت بێ یان گرنگ بێ یان توێژنەوەکەی تۆ بۆ ئەم گۆڤارە گرنگ بێ یان ئەمەش یەکێکە لە باڵێن تەکنیکەکانی هەڵبژاردننی گۆڤارێک کە دروست بێ گونجاو بێ بۆ توێژنەوەکەیت و هەر لە لیستی سەرچاوەکانی خۆت تەمەشایەک بێ گۆڤارەکەم کە بزانێت کام لەو گۆڤارانە باشترین گۆڤارن باشە. خاڵێکی دیکە کە بۆ بەشێک لە خەڵکی گرنگە سایتیشن واتە ئاماژە پێکردنی توێژنەوەیەک وەکو سەرچاوە بۆ نمونە تۆ توێژنەوەیەک بڵاو دەکەیەوە کەسێکی دیکە لە دوای 6 مانگ 2 مانگ هەر کاتێک لە دوای تۆ توێژنەوەیەک بڵاو دەکاتەوە توێژنەوەکەی تۆی وەکو سەرچاوە لە توێژنەوەکەی خۆی بەکارهێناوە بەهۆی ئەوەی تۆ لە پێش ئەو بڵاوت کردوتەوە تۆ ئەگەر کەواتە سایتیشنێک لە گوگل سکۆلەری یان ئەکاونتی گوگل سکۆلەری خۆت زیاد دەبێت دەکرێت ئەمەش لە گۆڤارەکەی کە تۆ بۆی دەنێری تەمەشا بکەیت کە ئەمە گۆڤارێکە سایتیشنی زۆر بۆ دێ لەلایەن خەڵکەوە یان نا ئەگەر سایتیشن بۆ تۆ گرنگە هەڵەیەکەیە هەندێک خەڵک دەیکاژەوەیە کاتێک توێژنەوەیەکی نووسیوە لە یەک کاتدا دەینێرێ بۆ دوو گۆڤار بەڕێزان ئەمە هەڵەیەکی خۆکوژیە a grave mistake یعنی هەڵەیەکی زۆر زەقە و ئەگەر بزاندرێ کە تۆ لە یەک کاتدا توێژنەوەکەت بۆ دوو گۆڤار ناردووە یعنی لە یەک کاتدا ئەمڕۆ ناردووتە بۆ گۆڤارێک لە هەمان کاتدا دەینێرێ بۆ گۆڤارێکی دیکە ئەوان بەشێک لە گۆڤارە ئازبەرزەکان ڕاستی کرۆسڕێفیان هەیە ئەمە سێڤزێکە با بڵێن لە تەکنۆلۆژیا دەزانن کە تۆ گۆڤارەکەت ناردۆ ببوورە دەزانن کە تۆ توێژنەوەکە ناردۆ بۆ گۆڤارێکی دیکە دەکرێت بلاک لیستەوە دەکرێت لیستی ڕەشەوە تایە لەلایەن ئەو گۆڤارەوە بۆ یاگاداری ئەم خاڵەوە گۆڤارێک توێژنەوەیەکی تێ دێنێری بۆ گۆڤارێک چاوەڕێ دەکەیت تا ئەوان بڕیار دەدەن قبول نەبوو ئەوە ئاساییە ئیشی لەسەر دەکەی کۆمنتەکانیان بۆ نردووی بۆ دێنێری بۆ گۆڤارێکی دیکە یەک بە یەک تا ئەوەی کە تۆ قبول دەکرێت یعنی ناتوانانی بە هیچ شێوەیەک توێژنەوەکەت لێک کاتدا پێش ئەوەی قەراری گۆڤاری یەکەم هەبێ بۆ دووەمیشی بنێری خاڵێکی دیکە ئەگەر توی ورتر لەم بوارانە ئیش بکەی ئەگەر بۆ نمونە توێژنەوەکەی تۆ لەسەر مەسەرەن هەژاریە ناکرێت بینێری بۆ وڵاتێک کە نەزانێ هەژاری مانای چییە گۆڤارەکانی ئەو وڵاتە بابن واتە کۆنتەکست دەبێتە سیاق لە ئینگلیزیدا یان دەق نازانم لە ئەگەر بە کوردیەکە ڕاست بێ گرنگە بۆ نمونە تۆ توێژنێک دەکەی لەسەر زمانی ئینگلیزی لە سنغافورە سنغافورە وڵاتێکە لە ئاسیا جنوبشەرقی ئاسیا باشە کەواتە گرنگە ئەم توێژنەوەی تۆ کە لە سنغافورە دەکەی کە وڵاتێکە لە وڵاتانی ئاسیا بەنمونە زمانی ئینگلیزی لە سنغافورە دەبێ بینێری بۆ گۆڤارێک یان باشتر وایە پەسەند وایە بینێری بۆ گۆڤارێک کە گۆڤارەکە لە ئاسیا یان توێژنەوەی لە مەجالی یان لە دەوروبەری ئاسیا بۆی گرنگ بێ مەینێرە بۆ گۆڤارێک کە مەسەن لە ئیسرائیل بێ یان بەرنە لە ئەمریکا یان لە نیوزیلەندە ئەمە شتێک نییە بڵێن نابێ نا بەڵام باشتر وایە بینێری بۆ گۆڤارێک لە کۆنتەکست یان سیاقی
ئاسیا بۆ چونکە گرنگتر بە چاوێکی گرنگتر تەماشای دەکەن کەواتە ئەمە خاڵێکی گرنگە پێم وایە ئەگەر توێژەران بتوانن پەیڕێوی لێوە بکەن. زۆر باشە خاڵێکی دیکە هەیە ڕاستێکی تاڵە دەبێت دانی پێدا بنین ئەویشەوەیە ئێمە توێژنەوە دەنووسین دەینێری بۆ گۆڤارێک هەندێکجار توێژنەوەمان قبول ناکرێ و ڕەفز دەکرێت. بەشێک لە خەڵکی بەم شتە تووڕە دەبن من ڕاستەکە لەم شتە تێناگەم بۆچی تووڕە دەبن پێم وایە 2-3 ساڵ پێشستا بوو ئێمە خەرێکی کۆنفرانسێک بووین لە زانکۆی کە توێژنەوەیەکی نار بوو توێژنەوەکی کێشەدار بوو ڕاستێکی زۆر کێشەیە بوو منیش ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانسەکە بووم پێداچوونەوەی سەرەکیمان بە توێژنەوەکان دەکرد. بەرحاڵ خۆتان زانین لە شوێنێکە کە تۆ زۆر بە یەکتر دەناسی و دی نازانم کۆیە بچووکە و تەلەفۆنی بۆ کردم تەمان ئێمە توێژنەوەکەمان لێ ڕەفز کرد ڕاستەکەی و دواتریش بەشداری پێ نەکرا لە کۆنفرانسەکەی بەڵام ڕۆژێک بۆ پیاسە چووبووم بۆ هەولێر تەلەفۆنی بۆ کردم تینابێ و چۆن وایە و تەمان لە ڕووی لەقەب علمی و هەموو شتانە و ڕاستەکەی لە ڕووی تەمەن و ئەوانەم لەسەرەوەی من بوو من زۆر بەڕێزەوە هەسکۆتم لەگەڵ کرد و ئەوانە بەڵام گوتی چۆن دەبێ و پرۆفسۆری تایە و هەموو شتانە لە ڕاستیدا بەڕێزان توێژنەوەکە یەکجار زۆر کێشەدار بوو من بە هیچ شەوێک وتم ئیمسا لەسەرەوە توێژنەوەی ناکەم بۆ قبول بکرێت و نەشمان کرد ڕاستێکی بەس مەبەستم چێ لێرەدا زۆر ئاساییە کاتێک توێژنەوەیەکت قبول ناکرێت لەلایەن گۆڤارێکەوە ئەمە شتێکی ڕاستی بەشێکە لە فێربوون ئەمە بەشێکە لەو پرۆسەی کە ئێمە پێ دەڵێن پابلیکیشن و زۆر جار توێژنەوەیەک چەندین جار پێویستی بەوەیە کە پێداچوونەوەی پێدا بکرێت هەندێک جار 10 جار مەسەلا زۆر ئاساییە تۆ نابێ پێتاقەت بی لەوەی کە ئەمن توێژنەوەکەم بۆ ئەوەندە کۆمنتم پێدەدەنیان ئەوە چونکە ئەوانەی کۆمنتت پێدەن ئەگەر تۆ بۆ گۆڤاری بەرزبینەی لە ڕاستیدا هەمویان خەڵکی خەبیرن بە تایبەتی دەستەی نووسەران و ئامادەکارانی گۆڤارەکە ئەمانە زۆر ئاساییە بە تایبەتی ئەو گۆڤارانەی لە SSCI Clarivate Analytics یان Scopus یان گۆڤارە باشەکانی دیکە کراون یعنی مەسەلەی ریجێکشن شتێکی زۆر ئاسایە مەسەلەی ڕاستکردن زۆر جار توێژەرانی گەنج تووشی ئەم شتە دەبن بۆ چکە زمانی نییە و تووشی هەڵە دەبێن جاهڵەکان دەکرێت تەکنیکی بن دەکرێت ناوەڕۆک بن دەکرێت زانستی بن تا کۆتایی بەڵام کاتێک خۆشبەختانە گۆڤارێک بە تایبەت گۆڤارە باشەکان بەڕێزان توێژنەوەیەک لێ ڕەفز دەکات کۆمنتەکان پێدا هۆکارەکان پێ دەڵێ لە فایلێکدا لە فۆرمێکدا شتێکدا کە بۆ ئەم توێژنەوەی تۆ ڕەفز کراوە کەواتە تۆ دەبێت زۆر سپاسیان بکەی بۆی کەم کۆمنتانیان بە تۆ داوت چاکی دەکەی توێژنەوەکەت دوای چاکردن دەینێری بۆ گۆڤارێکی دیکە بەم شێوەیە ئاستی زانستی و مابڵێن ناوەڕۆکی توێژنەوەکەت بەرزتر بۆ دەکرێت ئەمە احتیمالیەتی قبولکردنی لەلایەن گۆڤارێکی دیکەوە بەرزتر ببێتەوە دوای ئەوەی کە ڕەفز بووە کۆمنتەکان چاک دەکەی ریڤایز واتە پێیدا دەچێ و دووبارە چاکیان دەکەی دەینێری بۆ گۆڤارێکی دیکە قبول بوو باشە قبول نەبوو هەمان پرۆسە دووبارە دەکەیەوە تا کات it is finally accepted کا لە کۆتاییدا قبول دەکرێت ئەمە پرۆسەیەکە نابێت لێ بێتاقەت بین بەڵێ تاقەت پڕوکێنە بەڵام بەشێکە لە خودی پرۆسەی بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی شتێکی دیکە کەمێکیش ئاماژەم پێدا لە سەرەتادا لە ڕاستیداویش بابەتی پرۆکراستینیشن دواخستنی کار ئەمە بەگشتی لە ژیاندا مرۆڤ تووشی دەبێت لە ڕاستیدا با ئینسان وەکو ڕاستێکدانی پێدا بنێ بەڵام گرنگە ئێمە ئەوێرنس یان هۆشیاریەکەمان هەبێت کەم خاڵێکە دەبێت زۆر بە وردی چاوی لێ بکەین زۆر کەس بەدەست ئازاری با بڵێن دواخستنی کارەوە دەناڵێنێ بۆ منە بەیانی توێژنەوەیەکی هەیە یان شتێکی هەیە دەینووسێ دوو لاپەڕێ دەڵێنا دوو باین دەیکەن دوو بایانی بابەتێکی دێتە گۆڕێ دەڵێ سێ باین دەیکەم بەم شێوەیە تووشی پرۆکراستینیشن دەکەین بەردەوام دووبارە دەبێتەوە دواخستنی ئەو ئیشانی کە ئێمە دەمانێت ئەنجامی بدەین یان جەبەجێ بکەین لە ڕاستیدا کاتێک بابەتی پرۆکراستینیشن لە دەستی ئێمە دەچێتە دەرەوە دەکرێت پیشەی ئەکادمی یان پرۆفێشناڵیتی خۆت وەکو ئەکادمیک لە زانکۆ لە دەست بدەیت لە دەست وانەی کە تۆ دەکرێت لە ساڵێکە نەتوانیت تەنانەت توێژنەوەیکیش بڵاوکەیەوە بۆیە گرنگە ئێمەی توێژەران مامۆستایان توێژەرانی سەربەخۆ لە هەر شوێنە کار دەکەی گرنگە ئاگامان لە پرۆکراستینیشن یان بابەتی پرۆکراستینیشن بێ بەردەوام شتەکان دوانەخین باشە دانیشە بنووسە هەتا هەندێک شتێکی تۆزێک کۆمێکیان فەنی لە دنیا خەڵک بەکاری دێنن دەکرێت گەر بیکەینە کوردی ماناکەی زۆر جوان نەبێ بەڵام ماناکەی ئاسایی لە زمانی ئینگلیزیدا دەڵێ shut up and write
یعنی قسەمەکە و بنووسە واتە لە ژیاندا تۆ وەکو ئەکادیمیەک پێویست ناکە هەندە قسە بکەی وەرە خەریکی نووسین بە لە کۆتاییدا ئەگەر لە یەک دوو خولەک بتوانم ئەوەی کە باسمان کرد وەبیر ئەوەی بەڕێزانی بێنمەوەیش ئەوەیە کللتوری بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی بکەین بە بەشێکی هەرە سەرەکی نەک سەرەکی لە ڕاستیدا هەرە سەرەکی ژیانی ئەکادیمیمان ئەمە گرنگە بەم شێوازەیەمە دەتوانین بچینە پێشەوە وەکو توێژەر یان لە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی نووسین بۆ توێژینەوەی زانستی بکەین بە خوێکی ڕۆژانە کاتێکمان هەبێت لە ڕۆژانەدا بەنمونە بەلایانی کەمەوە باسم کرد دوو کاتژمێر لەو دوو کاتژمێرەدا هیچ شتێکی دیکە نەکەین جگە لە نووسین تەنانە ئیشی دیکەش بێتە پێشەوە نابێ بیکەی مەگەر حاڵەتی فریاگوزاری و لە ناکەوەمانە ئەو بابەتێکی دیکە باس لەسەرەوە ناکەین بەس بەنمونە تەلەفۆنە مەسەلەی نووسینە قسەکردنە هەموو ئەمانە ئەندامانی ماڵەوە لەم دوو کاتژمێرە باشتر وایە کە تۆ کۆنتترۆلی خۆت بکەی هیچ شتێک نەکەی set aside time every day to do nothing but write هیچ شتێک نەکەی تەنیا بنووسن ئەو ئاتیتود ینی موقیف پێم وایە ئەو بۆ چوونە لە مێشکی خۆمان دەربکەین کە ئێمە توێژنەوە بڵاو دەکەینەوە بە مەبەستی بەرزکردنەوەی پلەی زانستیەکەمان ئەمە هەڵەیە لە ڕاستیدا هەڵەیەکی زۆر زەقە چونکە تۆ وا دەکات لە دوماوەی 4 ساڵدا تەنیا 3 توێژنەوە بڵاو بکەی ئەگەر بۆ نمونە بتوێ ببی بە پرۆفسۆریای دەدەر چونکە بۆ پرۆفسۆریای دەدەر لە کوردستان پێم وایە عێراقیش دڵنیانیم ئەوەیە کە تۆ 3 توێژنەوەت هەبێ دەتوانانی ببی بە پرۆفسۆریای دەدەر دەبێت 4 ساڵیشی بەسەردا تێپەڕ بوو باشە کەواتە تۆ ئەگەر ئەم بۆ چوونە perception ئەم ڕوانگەیە لە مێشکی خۆت بچەسپێنی کە من تەنیا بۆ پێویستەکانی بەرزکردنەوەی لە قەبی علمیم یان ناسناوی زانستیم توێژنەوە ئەنجام دەدەم خۆکوژیە بۆ مانای لە مای 4 ساڵدا تەنیا 3 توێژنەوە دەتوانانی بڵاو بکەیەوە باشە ئەویش دەکرێت لە گۆڤاری باشش بڵاوی نەکەیەوە بۆ چکە تۆ خەریک نابی کاتی خەریک نابی زۆر ناخوێنەوە کاتێک زۆر ناخوێنەوە ناتوانانی توێژنەوەیکی باش ئەنجام بدەیت باشە باسمان لەوە کرد تەنیا بەردەوام ینی بەردەوام بە تەنیا ئیش مەکە لەگەڵ خەڵکی دیکەش ئیش بکە ئەمە هەم ئەوەیە کە تۆ دیەوە شت فێر دەبی لە هەمان کاتدا کوانتیتی طبعا لە ریسێرچ یان لە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستیدا دوو شت گرنگە مەسەلەی کوالتی مەسەلەی کوانتیتی ئەوەیە کە من تا چ ڕادەیەک توێژنێکی باش یان ئازبەرز ئەنجام دەدەم خاڵی دووەم ئەوەیە کە من چەند توێژنەوە ئەنجام دەدەم حتى نما جدلی زۆری لەسەر باڵین کە گفتوگۆ و ناقشەی زۆری لەسەرەکە هەیە دەڵێ کوالتی گرنگترە هەیە دەڵێ کوانتیتی بەس من پێم وایە باڵانسێک ڕابژیری هەردووکیان گرنگن بەڵام کوالتی لە پێشەوەی لە ڕاستیدا یعنی تۆ 10 توێژنەوەی خراپت هەبێ ناکاتە ئەوەی کە یەک توێژنەوەی باشت هەبێ توێژنەوە باشەکە باشترە یەک توێژنەوە بەڵام لە هەمان کاتدا توێژنەوەی باش ئەنجام بدە و بڕەکەشی زیاد بکە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بەتەنیا ئیش نەکەی بەتەنیاش بکە بەڵام لەگەڵ خەڵکی دیکەش ئیش بکە هەردووکیان بکە بەرنامەی ژیانی خۆتەوە ئەوەی پەیوەندیدارە بە نووسین و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی ڕەفزکردنی توێژینەوەکە لەلایەن گۆڤارێکەوە ینی بەشێکە لە کاری تۆ بەشێکە لە کاری ئەکادیمی تۆ بۆیە ئیمبریس واتە لە باوەشی بکرێ بە نمونە قبوڵی بکە بە مانایەکی دیکە شتێکی زۆر ئاساییە ئەمە پێویستی بۆ نیە bad tempered تووڕە ببین یان سوزانم بەشێکە لە کاری ئێمە هەموو توێژنەوەیەکی کە تۆ دەینووسی مەرزنی ڕاستەخۆ قبول بکرێت کە دەینێری بۆ گۆڤارێک لەوانەیە جارێک دوو جار ڕەفز بکرێت جاری سێ من بۆ خۆم بەسەرم هاتووە گۆڤار پەیپەرمە بووە جارێک ڕەفزکراوە پێپەرێکی دیکەم لە ڕاستیدا دوو جار ڕەفزکرا جاری سێم قبول کرا ئەنێمە شتێکی زۆر نۆرمەڵە شتێکی زۆر ئاساییە خەڵکی دیکە کە پێم وایە باس نەکرد بەسەر لە باسی هەڵبژاردننی گۆڤار کە تۆ توێژنەوەیەک دەستی پێ دەکەی ئەمڕۆ بزانە لە سەرەتادا باشتر وایە دەکرێت گۆڤارێکیش هەڵبژێری بۆ ئەوەی بەپێی ئاستی ئەو گۆڤارە بنووسی بزانە تموحی ئەو گۆڤارە یان نووسین و چاوەڕوانەکانی ئەو گۆڤارە لە چ ئاستێکدایە بۆ توێژەران بەو ئاستە لە نووسین بنووسە بەو ئاستە لە تەکنیک بنووسە هەتا کۆتایی شێواز و ستایلەکانی ئەم گۆڤارە چییە بڕۆ توێژنەوە بڵاوکراوەکانی ئەم گۆڤارە بخوێنەوە کەواتە لە سەرەتای نووسینی توێژنەوەکەی خۆ داگەرم کارە بکەیت دوایی کاتێکی زۆرت بۆ خزم دەکە و احتیمالیەتی قبولکردنی توێژنەوەکەی تۆش لەلایەن ئەم گۆڤارەوە پێم وایە بەرز دەبێتەوە یان دەتوانین زیادی بکەیت بۆیە ئەگەر بکرێت بتوانین لە سەرەتای یان لە بەشەکانی سەرەتای نووسینی توێژنەوەکەت گۆڤارێک بە ئامانج بگرە بۆ ئەم گۆڤارە بنووسە ئەگەر هەموو خاڵەکانی یان چاوەڕوانیەکانی تەکنیک و ستایلەکانی ئەم گۆڤارە بەکاربێنی لە نووسین توێژنەوەکەتدا باگەرێکی زۆرەوە توێژینەوەکەت
قبول دەکرێت حتمما هەموو لایەنەکانی دیکە بۆ ئەم بابەتی تۆ پەیوەندیدارە بەم گۆڤارەوە یان نە و خاڵەکانی دیکەش دەبێت هەمووی جێبەجێ بکەیت باشە هاوکاریکردنی خەڵک بێگومان توێژێرێک پرسیاری هەیە توێژێرێک لە خۆت گەنجتران کەم ئەزمونترە پرسیارێکی هەیە زۆر ئاساییە هاوکاری بکەین کاتیشی بۆ دابین بکەیت بەبێەوەی کە تۆ هیچ چاوەڕوانێک تەبێت لەو کەسە کە هەمان هاوکاریت بکاتەوە چونکە هاوکاریکردن بۆ ئەوە نیە من پێم وایە کە تۆ هاوکاری بکرێەوە تۆ بیکە چۆن دەڵێک کورد توێتی چاکە بکەوە بە ئاویدادە پێم وایە مەش بەشێکە لە کاری ئەکادمی کە تۆ هاوکاری خەڵکی دیکە دەکەی هەم لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی نەفسیەوە چوزانم تۆ دڵخۆش دەبی هاوکاری کەسێکی دیکەت کردووە دەکرێت بەهۆی ئەو شتە باشە و شتی باشی دیکەشت بێتەڕێت چونکە شتێکەیە دەڵێ sharing is caring واتە ئێمە ئەو شتانی دیزان هاوبەشی پێ دەکەین لەگەڵ خەڵکانی دیکە کە بۆمان گرنگە ناکرێت تۆ زانستێک دەزانی تەنیا و تەنیا لە سنگی خۆتدا کۆی بکەیەوە ئەمە هەڵەیە قسەکردن و باوبەشی پێکردنیەوەی دەیزانی ئەو معریفەی لەلاتە لەگەڵ خەڵکی دیکە کارێکی هەرە مەزنە دەست و چاوتان خۆش بێ زۆر سپاس پێم وایە من لێرەدا دەوەستم ها بە ڕێزێک پرسیاری هەیە کاکتۆرەوە لە خزمەتدەم دەستخۆش کاک دکتۆر کاروان زۆر سپاس بەڕاستی استراتیژیەکان و خاڵەکان زۆر گرنگ بوون ڕەنگە بەڕێزان لە وێبینارێکی ئەوەندە کورد نەتوانین هەموو لایەنەکانی توێژینەوە باز بکەین بەڵام بەپێی کاتەکە بابەتی زۆر گرنگ و ژەندران ئەو خاڵانەی دکتۆر کاروان باسی کرد بەڕاستی هەمووی کرددارین هەمووی ڕێی تێدەچێت کە هەر کەسێک لە ئێمە جێبەجێ بکە وەکو خۆشی گوتی مەرجنیە وەکو خۆی 100% تۆ ڕەنگە وەکو کەسایەتی خۆت وەکو کەسایەتی ئەکادمی خۆت خاڵێکی ترت پێ باشبێ دەکرێت ئیزافەی بکەیت دەکرێت لای بدەیت من دوو خاڵ ئیزافە دەکەم کاکتۆر کاروان بۆ سەر خەرمانی ئیشەکانی جەنابەت یەکەم شت وەکو ئامۆژگاری نا وەکو ڕێنمایی یان وەکو ڕێنوێنی بە حکمی ئەو ئەزمونە سادەی خۆمان هەمانە هەوڵ بدەم بەڕێزان بەردەوام لە پێشبڕچێدا بن لەگەڵ خۆتان بە تایبەتی لەگەڵ دوایین توێژینەوەتان هیچ کاتێک توێژینەوەیەک بڵاو مەکەوە ئەگەر دڵنیان نەبوویت لەوەی دوایینت بە قووەتر و بەهێزترە چونکە ئابڕووی ئەکادمی وەکو پێی دەڵێنیان ناوبانجی ئەکادمی کۆ دەکرێتەوە بە دڵۆب کۆ دەکرێتەوە بەرەبەرە بەرەو پێش دەچێت ناکرێت تۆ توێژینەوەیەکی یەکەمت ئەگەر لە 170 بێ توێژینەوەی دووەمت لە 180 بێ توێژنەوەی سێمت بێ لە 160 بدەیە خۆت نمرەکەی یعنی دەبێت خۆشت تەقین بۆ خۆت بکەیت پێش بڕچێ لەگەڵ دوایین توێژینەوەی خۆت بکە بەردەوام ئەوە هەست دەکەم استراتیژیتێکی زۆر سەرکەوتووە کاکتۆر کاروان خاڵی دووەم کە دەمەوێت ئیزافەی بکەم ئەتۆ مادەم توێژینەوە دەکەی کەواتە توێژینەوەکەت دەچێتە بەردەستی کەسانی تر بۆ هەڵسەنگاندن بۆیە دەبێت خۆت لێ ڕابێنی کە چۆن بچیە ناو مێشکی هەڵسەنگێنەران باشترین استراتیژیش بۆ ئەو کارە کە بتەوێ بیکەی ئەوەیە تۆ لەگەڵ هاوپیشەکانت هەڵسەنگاندن بۆ کاری یەکتر بکەن ئەنی ئەگەرە تۆ کاکتۆر کاروان ئەمڕۆ توێژینەوەی کردووە هینایە لای من پێشەوەی بنێرێ بۆ گۆڤارێک من بە چاوێکی هەڵسەنگاندن سەیری بکەم ڕەنگێک دوو کۆمنتی پێ بڵێم سوودی لێ ببینێ من ئەگەر دوو ڕۆژی تر توێژینەوەکم کرد پێشەوەی بینێرم بۆ گۆڤارەکە بیدەمە برادرێک بڵێم توا گەرمەجال هەبوو بیخوێنەوە چاوەچ پێدا بخشێنە ینی وەکو هەڵسەنگێنەرێک لەگەڵ هاوپیشەکانت ئاڵوگۆڕی بیرروڕا بکەن پێش بینێرن زۆر باش دەبێت ئەمە وا دەکات تۆ لە کاتی نووسینی توێژینەوەت بیرت بۆ ئەو خاڵانە بچێت کە هەڵسەنگێنەران ڕەنگە لەسەر بنەمای ئەو پێوەرانە بێن هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکەی تۆ بکەن لەسەر ئەو ئەساسەش یان قبولی دەکەن پەسەندی دەکەن یان ڕەتی دەکەن بەڕاستی خاڵی تر زۆرن بەڵام ئەو دووە لەلام گرنگ بوو کە ئەم شەو باسی بکەن دووبارە زۆر سپاس کاک دکتۆر کاروان ئەگەر بەڕێزێک پرسیاری هەیە دەتوانین باسی بکەین چەند پرسیارێک بێتەوە وەردەگرین دکتۆر کاروان دەکرێت دواتر وەڵامیان بدەیەوە ئەمستە شەو بۆ جەبار نووسیەتی پێویستە گرنگی تەواو بە ڕێنووسی دروستی کوردیش بدرێ ئەگەر توێژینەوەکە بە کوردی بی ئەگەر بە ئینگلیزی بێ ڕاستە لە ڕووی زمانەوە گرنگە عەلی عەباس دەستی بەرز کردوێتەوە فەرموو مامۆستا
خۆش بێ کاکتۆریان زۆر سپاس بۆ ڕێخستنیان وینەرە. وڵی من دوو سوالمە بوو. سوالێکیان بە نسبەت ئەوەی کە کاکتۆر وتی نسبەی قبولکردن کە بۆ منە لە گۆڤارێک ئەگەر 120 بێت ئەوە لە هەموو پسپۆرەکانە یاخود لە پسپۆرێکی دیاری کراوە. سوالێکی تریش سەبارەت بە سایتێشنە. من خۆم ئەشکالێکم بۆ دروست بووە وەکو توێژەرێکی تازە و خوێندکاری ماستەرم. ئەو گۆڤارانەی کە لە گۆڤاری ئەو باڵێن توێژینەوەی کە لە گۆڤاری ناوخۆیە بڵاوکرێت و یاخود لە گۆڤارە جیهانیەکان ئێمە ئەگەر بەکاری بێنین لە گۆڤاری ناوخۆی یاخود لە گۆڤارێکی جیهانی وەکو سەرچاوە چۆن حسابەکرێت؟ تۆزێ لەوە ئشکالم هەیە خۆم و زۆر سپاسانەکەم. دەست خۆش بێت، زۆر سپاس. با لاوین خانیش وەربگرین. لاوین فاخر فەرموو مامۆستا. سڵاوم کاتتان باش. باشتر، زۆر سپاس. سەرەتا دەمویست سپاسی مێگەماین پلەسکەم بۆ ڕێخستنی ئەو وێبنارە و خۆشحاڵیش بووم دووبارە بە بابەتێکی بەم شێوەیە گرنگ لەگەڵ دکتۆر کاروانبێگ ئاشنا بووینەوە. من ناوم لاوین فاخیرە، خوێندکاری ماستەرم لە زانکۆی ئێشتانیا نۆرمەل یونیڤەرسیتی لە شەنگەهای. سەبارەت بەم بابەتە بەڕاستی پێم خۆش بوو بەشداری لەم وێبنارە بکەم، چونکە ئێمە وەک خوێندکاری ماستەر کە توێژینەوە دەکەین زۆر پێویستە لە کاتی نووسینی توێژینەوەکان ئەوەش بخەینە مێشکمان کات تەنها ئێمە توێژینەوە نانووسین. هەر لە سەرەتای دەستپێکردنەوە پێویستە هەوڵ بەوە بدەین بە شێوەیەکی کوالیتی وا باش بینووسین کە بتوانین دواتر بڵاوی بکەینەوە. ئیدی زۆر یەکێک لەو خاڵانەی کە دکتۆر کاروان باسی کرد بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو، جێگەی سەرنج بوو. خۆم لە کاتی نووسینی توێژینەوەکەم ئەو کێشەی کە ڕوبەڕووی دەبوومەوە زیاتر لیتریچە ڕیڤیو بوو. ئەمەش لەبەر ئەوەیە دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان وەکو توێژەر هێشتان لە ئاستێکی چۆن دەڵێ ساتیسفیکیشن یا قبولکراو نین. توێژەرمان بە ئەڕێژەیەکی زۆر کەمە. دووش لەبەر ئەوەی مامۆستاکانمان لە ئێستادا هێشتان شانبەشانی وانەبێژی زۆربەی مامۆستای زانکۆکان نەگەیشتونەتە ئاستی ئەوەی یان خوێن بۆ ئەوە شتەرخان نەکردووە کە ساڵانە توێژینەوە بڵاوکانەوە هاوچانی وانەبێژەکەیان. بەڕاستی دەبینین جێگەی دەستخۆشیە کە چەندەها کە زۆر دکتۆر کاروان و دکتۆری تر لە زانکۆکانی تر و زانکۆی کۆیش هەن کە شانبەشانی وانەبێژیان خەریکی توێژینەوە. ئەو زۆر جێگەی دەستخۆشە، بەڵام وەکو بە شوەیەکی گشتی باسی بکەین هێشتان قبول کراونیە نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان. دەتوانم بڵێم توێژینەوە لە ئاستێکی نزمدایە پێویستە مامۆستاکان ساڵانە توێژینەوە بکەن لەبەر ئەوەی بنەمایەکە بۆ ڕیسەرچەری یان ئەو کەسانەی کە بە ئەکادیمۆک ئێمە دەخوێنن لە ماستەر دکتۆرا دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی ئێمە ڕێنوێریمان دەکەن کە چۆن بنووسین کە سەرچاوەیەکمان دەستکەوێ. منەوە خۆم کە دەستم پێ کرد سەبارەت بە دیجیتال تەکنۆلۆژی لە عێراق نووسیم زۆر ڕوبەڕووی لیتریچە ڕیڤیو دەبوومەوە کە هیچمان نەبوو، لانێ زۆر ڕۆژ نووس هەبێت بەڵام هێشتان پەبلیش نەکرانە. ئەوە کێچەکەمانە، بۆیە پێویستە کاتێک تۆ دەنووسیت بە شێوەیەکی کوالیتی وا باش بنووسی هەوڵی بۆ بدەیت کە پەبلیشەکەی بۆی ببێ بە بنەمایەک بۆ کەسی وەک ئێمە کە بەدوای ئەوان خەریکی نووسین و ریسەرچین بۆ بابەتەکانمان. زۆر خۆشحاڵ بووم کە دکتۆر کاروان ئەم بابەتەی بۆ ئێمە باس کرد و چەندەها ڕێنمایی و ڕێنوێنی کردین و بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو. دووبارە هیوای سەرکەوتن بۆ دکتۆر کاروان دەخوازم کە هەمیشە بە بابەتی گرنگ سەرنجی هەموومان ڕادەکێشێت. زۆر سپاس بۆ مێگا ماین پڵەسیش بۆ ڕێخستنی ئەو وێبنارە. دەستت خۆش بێ، زۆر سپاس مامۆستا لاوین. مامۆستا شەماڵ عەبدوڵڵا شوەر دەگرین پرسیارەکان جواب دە و دوای دێنەوە سەر ئەوانی تر. مامۆستا شەماڵ فەرموو. بەڵێ ئێوارەتان باش دکتۆر، زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەم وێبنارە. دەستخۆشی لە دکتۆر کاروانەکەم، سپاسیەکەم. من ویستم یەک ئیزافە یان وەکو ملاحەزەیەک باسی بکەم لەسەر کۆی ئەو قسانەی کە دکتۆر کاروان باسی کرد، ئەوەی کە وتی ئێمە نابێت ئامانجمان تەنها لە نووسینی توێژینەوە بەرزکردنەوەی نازناوی زانستی بێت. بەڵام من بڕوام وایە و نابێت ئامانجیشمان ئەوە بێت یعنی توێژینەوەکردن بە ئامانجی نووسینی توێژینەوە، یعنی ئەنجامدانی توێژینەوە بۆ چارەسەرکردنی کێشەیە.
ئێمە هەموو توێژینەوەکانی ئێمە لە خزمەتی ئەوەیە کە توێژینەوەکە بیکەین و بڵاوی بکەینەوە. یعنی من ملاحەزم لەسەرەوە بوو کە زیاتر دکتۆر کاروان جەختی لە بڵاوکردنەوەی توێژینەوەیە کرد. ڕاست ئەمە گرنگە، بەڵام چەندی توێژینەوە بڵاوکراوەکانی ئێمە هاتووە حەلی مشکلەیەکی کۆمەلگاکەمانی کردووە، یانە خود ئەو کۆمەلگایی کە توێژینەوەکەمان لەسەری ئەنجام داوە. یعنی چەند گرنگە کە توێژینەوە ئەنجام بدەین، دەقاتی ئەوە گرنگە کە توێژینەوەکانی ئێمە حەلی مشکلەیەکی ئانی بکات لە کۆمەلگایەکەی ئێمە و غەیری کۆمەلگای ئێمە. دەستان خۆش، زۆر دەست خۆش مامۆستا شەماڵ، پرسیارەکەت گەیشت. هیتر ماون بەڵام بە ئەوانە جواب دێنەوە سەر ئەوانی تر کە دەستیان بەرز کردێتەوە. دکتۆر کاروان بفەرمێن. کاکتۆرەوە بەڕاستی یەکەم جار پرسیاری کرد، باسی دوو پرسیاری کە پرسیاری دۆم زۆر تێنەگەیشتم ڕاستیەکەی، باسی سایتێشنی کرد. وەڵام شێ بوو ببوورە مامۆستا عەلی بوو، ئێستا داوای لێ دەکەین ئەگەر پرسیارێک دووەم دووبارەکەتەوە جارێ ئەوان جواب دەوە دکتۆر. زۆر باشە. هەرم مامۆستا ئەوەی یەکەم جار پرسیاری کرد باسی 120 ڕێژەی قبولکردنی بوارەکانی کردیەوە بۆ هەموو بوارێکیان هەموو گۆڤارەکە. ئەمە ڕەبتی بە بوارەکانەوە نییە، ئەمە ڕەبتی بە خودی گۆڤارێکەوە هەیە، لە هەر بوارێکدا کار دەکە ئەو بابەتێکی دیکەیە ڕاستێکەوە پێێنی بێمەوە نیە. بەڵام ئێمە لە ماڵپەڕی گۆڤارەکان ئەوە دەخوێنینەوە کە نووسراوە acceptance rate، ڕێژەی قبولکردن لەلایەنم گۆڤارەوە چەندە. تا ئاستی گۆڤارەکە بەرزتر بێ ڕێژەی قبولکردن کەمتر دەبێتەوە. بەنمونە گۆڤارێک ئاستی بەرزترە لە گۆڤاری A، ئاستی بەرزترە لە گۆڤاری B، گۆڤاری A دەکرێت ڕێژەی قبولکردن تایدا 105 بێ بە بەراورد لەگەڵ گۆڤارەکەی دیکە، ئەوی دیکە ڕێژەی قبولکردن مەسەلەن 110 بێ. واتە ئەو گۆڤارێک کە ئاستی نزمترە بڵاوکردنەوەی توێژنەوە تایدا ئاسانترە بەهۆی ئەوەی کە ڕێژەی قبولکردن تایدا بەرزترە. باشە، ئەمە سەبارەت بەوە و پەیوەندی بە بواری ژیانەوە نییە ڕاستیەکەی یان پسپۆڕەکانەوە، پەیوەندی بە خودی شێوازی ئیشکردن و ئامانجی خودی ئەو گۆڤارەوەیە کە تۆ بۆی بە ئامانجی دەگری یان توێژنەوەکەی بۆ دەنێری. مامۆستا لاوین باسی لەو کێشانەکەی بابەتی لیتیشە ڕیڤیوانە دەسوچاوی خۆش بێ، بەڵێ کێشە هەیە بەشێک لە توێژنەوەکان ناستنە سەر هێڵ و لیتیچە ڕیڤیو دەکرێت لە بوارەکان کەم بن لێرە، بەڵام خۆشبەختانە لێرەش دەستی پێکردووە. بێگومان پێویستی بە وەختە بابەتی توێژینەوە و بڵاوکردنەوەی توێژنەوە پرۆسەیەکی دوور و درێژی ژیانە. مامۆستا شەماڵ باسی بەرزکردنەوەی ناسناوی زانستی کرد وەک ئامانجیان بۆ چارەسەرکردنی کێشەیە کاتێک توێژنەوەی دەنووسین. دیارە من ئوستازی بەڕێز لەم شەو زیاتر باسی ئەوەم کرد کە چۆن ببینە توێژەرێکی سەرکەوتوو یان استراتیژیەکانی توێژەرانی سەرکەوتوو یان توێژنەوەی بۆ بوون بە توێژەرێکی سەرکەوتوو چییە. من باسی ئەوم نەکرد کە توێژینەوە چییە، ئەو بابەتێکە هەم زۆر هەمەلایەنە. ئەسڵەن ئەگەر ئێمە کێشەیەک نەبێ بۆ ئەوەی هانمان بدا کە لە ئینگلیزی دەپێت وەرانت، بۆ ئەوەی یان مۆتیڤیشن توزانم، بۆ ئەوەی کە ئێمە توێژنەوەیەک ئەنجام بدەین نابێت توێژنەوەیەک ئەنجام بدەین. کەواتە هەموو توێژینەوەیەک بریتیە لە ئەوەی کە لە سەرەتادا کێشەیەکێ بۆ بە ئامانجی چارەسەرکردنی کێشەیەک لە بواری زانستە مرۆڤایەتەکان کۆمەڵایەتەکان یانی زانستە پەتیەکان و پزیشکەکان ئەنجام دەدرێت. واتە لە ئەسڵدا توێژینەوە و زانست بۆیە کە کواڵیتی ژیانی ئینسانەکان بەرەو پێشەوە بچێت. ئەمە پەیوەندی بە خودی توێژینەوە هەیە. من باسی توێژنەوەم نەکردو، باسی استراتیژیەکانی سەرکەوتنی توێژنەوەم کردو. گەنا پێناسی توێژنەوە لەوەیە کە تۆ کێشەیەکێ ئەوەی دەکەی ئامانج لێی بێگومان من باسی پاپلیکیشن دەکەم نابێ بە ئامانجی بەرزکردنەوەی لەقەبی علمی بێ، نەک ئەوەی کە توێژنەوەی زانستی بۆ چارەسەری کێشەیەک نییە. بێگومان هەموو توێژنەوەیکی زانستی لە دنیا بۆ ئەوەیە کە کەلێنێک بڕکاتەوە گاپ ببوورە یان بریچ ئەگاپ بۆ شایەک پڕ بکاتەوە لە بوارێکیدا ئەجا مرۆڤایەتەکان بێ یان زانستە پەتیەکان و دەستخۆش دکتۆر دەستت خۆش بێ. بەڕێزی یەکەم باسی سایتێشنی کەس ڕاستی ڕوون نەبوو بەلامەوە ببوورە. لای منش نازام ڕەنگە منش تێنەگەشتم دایەگەر دەرفەتی دەدەینەوە کاک عەلی عەباس پرسیارەکەی بکاتەوە، بەڵام دوو کەسی تر دەستیان بەرز کرد بۆ یەکێکیان کاک چالاک بوو ئێستا دەستی هێناوت خوارێ بەس کاک ئیبراهیم فەرموو. کاک ئیبراهیم لاوین خانیش دەستی نازم دووبارە بەرز کردوتە یان هەری پێشترە
کاک ئیبراهیم فەرموو. دکتۆر گیان دەستەکان خۆشبی زۆر سپاس وەڵاهی بابەتەکەم زۆر بەلاوە گرنگ بوو خۆشم ڕجستەر کرد بوو بەڵام دەرفەت نەبوو لە دقەی 46 هاتم کێشە نیە سپاسی دوای بە تۆمارکراوی جێی لێبگرە تەواو هەر ئەوەم بەمەز بوو دەستەکان خۆشبی سپاس دەکەم بەڕێزی سپاس. مامۆستا چالاک لە زانکۆی چەرموو غەڵەت نەبوو مامۆستا چالاک؟ بەڵێ کاگرتویندارس کاگرتوەر کاروان سەڵاتان لێبێ. وەڵی من وەکو ڕاستی پرسیارێکی دیاریکراوم نییە بەڵام پێم وایە کێشەیەک هەیە کە ناهێڵێ ینی وەکو سەرەتا ناهێڵێ مامۆستای زانکۆی ئێمە ببێت بە توێژەری سەرکەوتوو لە داهاتووە. پێم وایە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە ئەو کۆرساتەی کە لە ماستەرە بۆ نمونە خوێنرێ یاخود لە دکتۆرایە بەڕاستی خوێندکار ئامادە ناکە بۆ ئەوی ببێ بە توێژەر بەداخەواڵێم کە من ئێستا خۆم خوێندکاری دکتۆرم یعنی بە زۆری یعنی خوێندکارەکانمان ئەکوژن بە بابەتی زیاتر کۆرساتەوە ئیمتحاناتەوە یعنی بەو پێیان وایە کە بەم شێوازام کەساوێ بە مامۆستایەکی سەرکەوتوو یان بەڵام بەداخەوە ڕەنگە زانیاری زیادکە بەڵام توێژینەوە بەداخەوە لە کۆرساتی ماستەر و بەداخەوە لە دکتۆراش ئەتوانم بڵێم ئەو وەکو پێویست ڕەنگە نەبێ بەداخەوە واڵێم ئەوە کرێکێک بێ لە هۆکارەکان چونکە مامۆستایە هەر لە سەرەتاوە یعنی ئامادەی بە باشی ئامادە ناکرێت بۆ ببێ بە توێژەر. ویستم تەنها ئەو خاڵە ئیزافەکەم کاک دکتۆر گیان ئەگەر نە ئەوەی مامۆستا کاروان دکتۆر کاروان باسی کرد بەڕاستی زۆر بەسوود بوو دەستی خۆش بێت. دەست خۆش بێ قسەی تر ئیزافە بۆ قسەکەی مامۆستا چالاکەوەیە من دەی بەمەوە بەکەلۆریەس و پێش بەکەلۆریسیش تەنانەت لە بەکەلۆریسیش مامۆستا بە ناوی توێژەر ئامادە ناکرێت بەس اختصاسەکەی بە شێوەیەکی هەتا حدێکی زۆر تیۆری و نەزەری پێدەگوتێ و تەواو مەفروزە لەوێشەوە دەست پێ بکرێت کە بەڕاستی ئەو توێژینەوەی دەرچوونێک کە مەفروزە بکایان چەند پرۆژێکتێک بنووسێ کاوە خۆی لە خۆیدا گرنگە. مامۆستا خەبات محەممەد لە چات نووسیتی دەڵێ بە بۆچوونی من بڵاوکردنەوەی توێژینەوە بۆ بەشە زانستی و ئەندازیاریەکان بە تەنها هەندێک قورسە باشتر بە گرۆپ بیکەن ئەوە ڕێی خۆی وانووسیوە. مامۆستا دکتۆر کاروان ئەوەش جواب بدەوە ئەگەر نازانم لاوین دەستی ناوتخوار لەبێ پرسیاری ترت هەیە لاوین خان؟ بەڵێ دەست خۆش زۆر سپاس دووبارە فەرموو. دەمویست چەند شتێکی تر ئیزافە بکەم و پرسیارێکشم هەبوو بۆ دکتۆر کاروان ئەگەر یارمەتی مام دەی لە کاتەکە زۆر باشێت کە کاتمان کەمماوە فەرموو. بەسەرچاو پێم وایە ڕیسەرچەر پێویستە سنگێکی فراوان دڵێکی گەورەی هەبێت لەبەر ئەوەی تۆ کاتێک ریسەرچ دەنووسی دڵنیا بە لەوەی هیچ شتێک پەرفێکت هەمووی پەرفێکت نییە کە سۆ پێویستە هەماهەنگی بکرێ لەگەڵ کەسێک کە پێش خۆت یان زۆر چارەزای لە واری ریسەرچ بۆی بنێریت تاوکو ڕیڤیو کات لەو کاتەجا لەوانەیە ڕوبەڕۆی چەند کۆمنتێک ببیەوە بۆیە پێویستە دڵێکی فراوانت هەبێ هەم لەوەی کە بۆ کەسێکی بنێریت ڕێنمایی کات بتوانانی باشتر بنووسی کوالەتیەکەت بەرزکەیتەوە هەم لەوەی کە دواتر دێنێری بۆ چەند شوێنێ گۆڤارێک لەوانەیە ڕجێک بکرێت دەبێت سنگێکی فراوانە دەبێت و بەردەوام بیت. خاڵێکی تر من وە خۆم کە ئێستا توێژینەوەکەم تەواو کردووە لە یەکێک لە گۆڤارەکانی وڵاتی چین بەنیازیم بە هەماهەنگی لەگە خوێنکارێکی دکتۆرا بە سەرپەرشتی پرۆفیسۆر ئیسلام کە یەکێکە لەو پرۆفیسۆرانەی ODS مۆدێلی لە مالیزیا دامەزراندووە بڵاو دەکەینەوە. پرسیارەکەم دکتۆر کامان سەبارەت ئەوە بوو کە وتی ناتوانانی لە کاتێکدا توێژینەوەکەت بۆ دوو گۆڤار بنێری ئەی چی گەر بچوە تۆ توێژینەوەکەت لە گۆڤارێک بڵاو کرابێتەوە هەڵبەتە مافی پارێزراو دەبێت بۆ گۆڤارە دەتوانیت دووبارە بۆ نمونە من ئێستا لەوە یەکێک لە گۆڤارەکانی چین بڵاوی دەکەمەوە مافی ئەوم هەیە لە یەکێک لە گۆڤارەکانی وڵاتێکی تریش بینێرم بۆی ئەوانیش بڵاوی بکەنەوە. دەست خۆش بێ گەیشت. فەرموو دکتۆر کاروان پرسیارەکان وەڵام بدەین. بەڵێ مامۆستا چالاک لە زانکۆی چەرمۆ باسیەوەی کرد کە خوێندکارانی ماستەر و دکتۆرا ئامادە ناکرێن بە تایبەتی لە ڕووی ریسەرچ مەثۆدۆلۆجی ڕێبازەکانی توێژنەوەی زانستی. پێم وایە بەڕێزیشت سەرنجی خۆتدا لە ڕاستیدا نەک ئەوە لە کاتی بەکەلۆرۆسیش پێویستە ئامادە بکرێن نەک تەنیا لە کاتی ماستەر و دکتۆرا یعنی لە ئاستی ئەندەرگراجوێت یان باڵین خوێندنی بەرایی یان خوێندنی زانکۆیی بە مانایەکی دیکە
ئەوەیە کە دەبێت خوێندکاران لەوێش بە بنەما لەسەر پسپۆڕێکی خۆیان وانەی ریسێرچ مەثۆدۆلۆژی بخوێنن بە وردی و بزانن هەم ریسێرچ چییە، جۆرەکانی ریسێرچ لە بوارەکەی خۆیاندا چییە و چۆن بەشەکانی ریسێرچ و تاکۆتایی. واتە گرنگە خوێندکار لە بەکەلێرۆس ئامادە بکرێت لە ماستەر لە دکتۆراش. من هاوڕای بەڕێستم مامۆستا خەبات باسی لەوە کرد کە لە بوارە پەتیەکانیان ئەندازیاری ئەوانە توێژینەوە بە تەنیا قورسە. ڕاستیدا من شارەزایی نییە لەو بارەدا، من لە بوارە مرۆڤایەتەکان و زمان و پەروەردە زیاتر با بڵێن دەکرێت قسە بکەم، بەڵام دەبینم کە توێژینەوە لە بوارانەی ئەو کە باسی دەکا بەڵێ ژماری توێژەران زۆرە. من ڕاستی جاروبار توێژنەوەم دەکەوێتە بەرچاو 50 توێژەر یەک توێژینەوەیان نووسیوە بە دیاریکراوی. نازانم شتە چۆن چۆنیە، بەس ئەو شتە هەیە دیارە بۆ منە کەسێکیشی لاب یان مختبەر دەکا کەسێکی، ینی ژمارەی توێژەران لەو بوارەی ئەو باسی دەکا زۆرن. پێم وایە قبول کراوە چونکە من دیومە بڵاو کراوەتەوە، دیارە لا گۆڤاری باشش بڵاو کراوەتەوە، دیارە ئەوە ڕێگای پێدراوە یان لە بوارەکەیدا لە بوارەکەی ئەو کاریتیا دەکا وایە. لاڤین باسیەوە کرد کە توێژنەیەک دەنووسی ڕیڤیو بکرێت لایەن کەسێکی هاوڕێتەوەیان پێشەوەی بینێری بۆ گۆڤارەکە. بەڵێ ئەوە شتێکی باشە، پێم وایە کاکتۆرینداریش باسیرەوە کرد هاوڕەکانی خۆت بیدینن سەرنجشتی خۆت پێدەن پێش ئەوەی کە کاتت لە دەست بچێت لەلایەن گۆڤارەکە و 2-3 مانگ چاوەڕێکی ئەو جەجوار بدەنەوە یان ڕەفس بکەن. باشتر وایە هاوڕێکی خۆت کە پێت وایە کەسێک دڵسۆزە هەم ڕاستگۆی هەمیش توانای هەیە لە بارێکدا پێی بدەیت ئینفۆرمەڵ ڕیڤیو بڵێن بەناڕەسمی بۆت ڕیڤیو کا کۆمنت شت پێ بدات چاکی بکەیت و جابینێری. پێم وایە ئەمە شتێکی یان تەکنیکێکی زۆر باشە. باسی لەوە کرد کە زۆر دڵنیانیم بەس وەکو ئەگەر تێگەشت پێتم ئەگەر هەڵە بووم ڕاستم کاتەوە توێژنەوەی ماستەرەکەی لەگەڵ خوێندکارێکی دکتۆرا بڵاو دەکاتەوە. پێم وایە ئەمە ڕێ پێدراو نییە، هیچ خوێندکارێک جگە لە سەرپەرشتیارەکەی خۆی ناتوانێت ناوی کەسێکی دیکە بنووسێ. زانیاریەکانی من وا دەڵێن نازانم، بەڵام بۆ وایە هۆکارەکەشی ئەوەیە کە من خوێندکاری ماستەرم دەبێ ئەم توێژینەوەی من ئەنجامم دابێ. واتە ناتوانم ناوی هیچ کەسێکی دیکە هیچ کەسێکی دیکە جگە لە ناوی سەرپەرشتیارەکەم یان سەرپەرشتیارەکانم ئەگەر زیاتر لە سەرپەرشتیارەکەمە بوو لەگەڵ توێژینەوەی ماستەرەکەم یانیش توێژینەوەی دکتۆراکەم لە تەک ناوی خۆم دایان بنێم. جگە لەوە نە هاوڕێ نە مامۆستای دیکە نە خوێندکارێکی دیکە لە شوێنی دیکە. ئەمە هەڵەیەکی زانستیە قبولکراو نییە، نازانم چۆن چۆنیە، بەڵام باشتر وایە لە خەڵکی دیکەی شارەزا بپرسێ. بەڵام وایە پرسیاری دواتر باسیەوەی کرد کە من توێژنەوەیەکم هەیە لە وڵاتێک بڵاوی دەکەمەوە، بۆچی نەتوانم لە وڵاتێکی دیکە بڵاوی بکەمەوە. لە ڕاستیدا ئەم شتە نییە لە دنیا. توێژینەوە کە لە شوێنێک لە گۆڤارێک لە وڵاتێک بڵاو کرایەوە جاری دووەمەگەر بڵاو کرێتەوە یان بینێری بۆ گۆڤارێک بۆ بڵاوکردنەوە بە تەواوی دەبێتە پلیجەریزم یان دزینی ئەدەبی یان شتێکە کە تۆ ئەم توێژینە لە ئۆنلاین بەردەستە. تەنانەت ئەگەر لە گۆڤارێکی فەیک واتە ساختەش بڵاوت کرد بێتەوە لە سەرەتادا ناتوانانی جارێکی دیکە بۆ گۆڤارێکی باشیشی بنێری. بۆ چونکە تۆ ئەمە داتایە دەچێتە ئینتەرنێت لەسەر هێل لە ئۆنلاین هەیە کەواتە پێت دەڵێن ئەمە هەیە سیمیلاریتی ئیندێکس لەڕێی تەرنتین سۆفتوێر کە پێم وایە هەموومان دەزانین سیمیلاریتی ئیندێکس واتە تێکستی هاوشێوەی ئەو تێکستی تۆ هەیە. ئەگەر تەنانەت لە گۆڤارێکی ساختەش بڵاوت کرد بێتەوە ناتوانانی جارێکی دیکە بۆ هیچ گۆڤارێکی دیکەی بنێری بێگوێدانەوەی لە هەر وڵاتێکی دنیاە. ئەمە خۆی شێوازی توێژینەوە و بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی و خودی زانست وایە. هەموو زانستێک مافی خاوەندارەتی هەیە. ئەم توێژنەوەی هی تۆیە یەکجار دەتوانانی بڵای بکەوە. ئەمە یەکلایی بۆتەوە لە بابەتی دەستخۆش وتر بەس لەسەر پرسیاری یەکەمی وابزانم ئەگەر ڕوونکردنەوەی هەبێ ئەگەر بۆ مەرجەی ئەگەر توێژینەوەکە هەڵێنجراو بێ یان ئیستیلال بێ لە ماستەرەکەی ناتوانێت ناوی کەسی تر بنووسێ جگە لە مشریفەکەی. بەڵام ئەگەر لە ئەسنای نووسینە لە ماوەی نووسینی ماستەرەکەی توێژینەوەیکی زیادە دەکا ئەو ئاساییە، بەڵام نەک لە نامەی ماستەرەکەی وەرگیرابێ یان ئەوش لە نامەی دکتۆراکەی وەرگیرابێ. ڕاستە کاک دکتۆر بەس دەستی بەرز کردەوە کە ڕوونکردنەوەی چێ بێ گەنا کۆتایی پێدێنین لاوین خان لەسەر ئەو پرسیارە. بەڵێ زۆر سپاسەکە مافیەوەت پێدام ڕوونکردنەوە بدەم. بەڵێ دکتۆر کاروان ڕازەکەی کەوتم بە هەماهەنگی
مەبەستی من لەوەدا بوو ئێمە یەک سەرپەرشتیارمان هەیە ئەو خوێنکاری دکتۆرام خوێنکاری ماستەرم سەرپەرشتیارەکەشمان یەک کەسە پرۆفسۆر ئیسلامە بە هەماهەنگی مەبەستم ئەوە بوو ئەو خوێنکاری دکتۆرایە ئەو بەشەی کە پێویستە من بڵاوی دەکەمەوە ئیدیتی دەکات بۆم بەڵام وەکو ئەوەی کە دواتر ئاماژەی پێدەدرێت تەنها ناوی من و سەرپەرشتیارەکەمە کە لە کاتی بڵاوکردنەوەدا دەدرێت بە هەماهەنگی مەبەستم ئەوە بوو چۆن دەڵێ کار دەکەین بەیەکەوە تاوکو ئیدیتی کەین کوالەتیکی باش پێشکەشکەین دواتر بڵاوی دەکەینەوە هەڵبەتە لە کاتی بڵاوکردنەوەکەی تەنها ناوی من و سەرپەرشتیارەکەم دێت ئەوە دەچێتە خانەیە و هاوکاریکردنی یەکترێکە کارکردن باسی کرد هیچ کێشەی بەمەجێک ناویستیانە بێت تەواو هیچ کێشەی دەست خۆش بێ کەسی تر پرسیاری هەیە بەڕێزان ئەگەر نا کاتەکەمان تەواو بووە دووبارە زۆر سوپاس بۆ کاک دکتۆر کاروان مستەفا سەعید لە زانکۆی کۆیە کە بەڕاستی ئەم شەو ماندوومان کرد بە ئامادەکاریەکان شتێکی زۆر باش و مەرزانیاری و بەسوود بوو هیوادارین سوودی هەبێ بۆ ئەوانەی ئێستا لەگەڵمانن یان ئەوانەی دواتر سەیری دەکەن سپاس بۆ ستافی ئەکادیمیای مێگامایم تکە لە پشت لاپتۆپەکان و ڤرچوەڵی ماندوو دەبن بە ئامادەکاریەکان بە تایبەتیش مامۆستا شەماڵ و مامۆستا فرمێسک کە پشتیوان کە لە دیزاینکردنی پۆستەر و دانانی فۆرم و ئامادەکاریەکان لەگەڵمانن ئێستاش لە تۆمارکردنەکە هاوکار دەبن بەڕێزان وەک بەڵێنمان پێدا بوون ئەوە تۆمار کراوە ئینشاڵە لە زووترین کات هەوڵ دەدەین لینکی تۆمارەکە لەگەڵ سلایدەکان بە شێوەی PDF بخەینە بەردەستی بەڕێستان چ لە ڕێگەی ئەو ئیمێلانە بێت کە لە فۆرمی بەشداریکردن داتەناوەیە لە ڕێگەی ئەو گروپانەی کە لە ڤایبەر و وەتسەپ دروستکراون بۆ مەبەستە بە زووترین کات پێتان بگەینن ئەوەش دەتوان لای خۆتان بڵاوی بکەنەوە تاکو زۆرترین کەس سوودمەند بێت تێیدا کاکتۆر کاروان قسەی کۆتاییت هەیە زۆر سپاس کاکتۆر بۆ ئێوەش دەست و چاوتان خۆش بێ بۆ ماندووبوونی بەڕێستان هیوادارم سوودی هەبێ بۆ ئەوانەی کە ئامادەبوون هیوای شوێکی شاد بۆ هەمووان دەستان خۆش زۆر سپاس دووبارە بۆ ئێوە و شەوێکی شاد ئاگاداری خۆتان